وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. دادگای بیستە قیامەتیانە هەڵەبجە. ئەمشەو بەردەوامین داگرتنە شەواهدێکی فرەتر بۆ سەلماندنە اتهاماتێک کە بۆ عاملان و ئامرانە فاجعە وە جینۆسایدە هەڵەبجە ئەنجامی گرتگە وە سوورەتی گرتگە. پێشووتر مقدمەتەن ئێمە واردە مەسائلێک بووین تا بتوانێت پێوانەیەکی دروستتر بدا بەدەسە ئێمەوە بۆ حکمدان، بۆ قەزاوەتکردن، بۆ ئەوەی کە بتوانین بە ذهنیەتێکی شەفاف و بە نگاهێکی ئەمیقتر و سەبارەت بە خۆمان، بە ژیانە خۆمان، بە ژیانە کۆمەڵایەتی و سەرزەمینە خۆمان بنواڕین. لە سەرزەمینە کوردەوارە اتفاقێک کەوتگە ئێمە کەوتکینە محاسرەیە عدەیەک بەرساختەیە نظامە حاکمیەت بە عنوانە نخبە و تریبون بەدەست و قەڵەم بەدەست و ڕووناکبیر و منەوەرالفێکر کە هیچ بە دانشە خەڵکە ئێمە ئزافەیان نەکرد، بە زانایی و بە دانایی مردمە ئێمە ئزافەیان نەکرد، بەڵکو سەریشیان لە مردم شاوت و ئێمەیان تووشە مەسائلێک کردگە کە ئێمە لە هەر دادگاهێکا مەجبور ئەوین تەوزیحاتێکی عەدیدە یەک بار نە دەیان بار تکراری بکەینەوە، بەخاترەوەی خۆ خەڵکە ئێمە وەختی نییە، وەختی گران بەهاس، وەختی تەڵاس و کارهای گەورە گەورەی پێیەکات. ئەی کێ وەختی بوێ سریاڵە تورکی و هەڵقەی تورکی تماشاکە؟ ئەی کێ وەختی بوێ دانیشێتە پای لایڤە ئینستاگرامی و فەیسبووکیە سلەبریتەکان و ژنانە سیلیکۆنیە ناوە شەبەکەهای ئیجتیماعی؟ مردم ئێمە وەختیان پڕە، بێنەهایەت وەختیان پڕەوە، وەختیان گران بەهاس و پڕ ئەرزشە، وەختیان نییە فکر بکەن و وەختیان نییە زەحمت بکێشن، وەختیان نییە لەحزەیەک عوزڵەت بۆ خۆیان دروستکەن، بۆیە وەختیان نییە دیبەیتەکانە ئێمەش گوێ بدەن، وەختیان نییە کە بڕون دواوە و سەبر و تەحملیان بێت و نوتبەرداری بکەن. لەبیرم تێ وەختە لە دەورانە مەدرسە بووین، یەکێک لە مهمترین کارەکان کە معلمەکان داوایان ئەکرد لە ئێمە دەرهاوردن سوعال بوو لە ناوی متونە، چێ مەتنە ئەدەبیاتی بێت، چێ مەتنە ئیجتیماعی بێت، جوغرافی بێت، تاریخی بێت. معلمەکان تەشویقیان ئەکردین کە بتوانین لە ڕاپەڕەیەک دوو ڕاپەڕە سوعال دەربێنین، پرسیار دەربێنین و ئەمە لە تەوانە ئەکسەریەتە دانش ئاموزان و خوێندکاران خارج بوو، نان ئەتوانی سوعال دەربێرن، نان ئەزانی ئەم مەتنە کە ئەی خوێندنەوە بە دەردە چ ئەخوا تا سوعالی لێ دەربێرن. و بیرم تێ معلمەکانە حەسێ و جەبر و هەندەسە بە ئێمەیان ئەوت جوابە مەسئلە 25 سەدم نمرەی هەست، ئەگەر مەسئلەیەک و سوعالێک 2 نمرەی هەست 1.75 هەنە شەڕێکە کە ئەیکەی و فۆرموڵهایەکە کە لێی ئەدەی بۆ خاترەوەی مەسئلەکە حەل بکەی. یعنی بارهای بار و بیرم تێت کە معلمەکان ئەیانوت ئەوانەی کە ڕیاضیات ئەخوێنن، حسێب ئەخوێنن، دانش ئاموزینێکی شەڕکەرن، خوێندکارێکی شەڕکەرن و ئێشێ بتوانن شەڕ بکەن. ئەمانە مزافە کرد لەبەر خاتری ئەوەی بێژم زەهنە ژەڵەژیاگە مردمە ئێمە لەلایەنە ئەوانەی کە لە ژێرە ناوە نووسینگەکانە جوولەکەیە سەرزەمینەمان وەکو دەوڵەتە ئێرانی و دەوڵەتە عێراقی و دەوڵەتە سووری و دەوڵەتە تورکیەیی ئالوودە بووگن بە هەنێ تەوەهمات، هەنێ مهمەلات. و من ئەمڕۆ گەرەکمە پشتڕاستە بڕێکیان بکەمەوە، بە تایبەتی وەختێک ئێژن ئەم تەقسیمە تاریخە سەرزەمینیە تەئسیراتی دانیاگە و لەم بەشە قەومی ئیتنیکیەی کە پێی ئێژن کورد و خۆیشیان تعریفیان کردگەسەوە بۆ ئێمە تەفاوتهایەکی ماهەوی و جەوهەری مەوجودە و خەڵکەکە بە زوانە عادی ئێژێ فەرهەنگی
کە ئەبێت بە کوردە ئێران و کوردە عێراق و کوردە سووریە و کوردە تورکیە. من ئەتوانم بێژم ئەم تەئسیراتە نەک بە سەبکێکی موسبەت بەڵکو بە سەبکێکی فرە غەڵەتی مغڵقەوە هات کە سەناوە مەردەمە ئێمە. بزانن بۆ خاتریەوەی کە کۆرپۆرێشنێ دروست بکەی و میلەت سازی بکەی لە دیاردەیە بە ناوی ناسیۆنالیزم استفادە ئەکرێت کە ئێمە شتێکمان هەست مشەخەسەن بە ناوە ناسیۆنالیزمە ئێرانی، ناسیۆنالیزمە عەرەبی و ناسیۆنالیزمە تورکی. من لە چەند و چۆنی ناسیۆنالیزمە تورکیەکە بۆ خاترەوەی تورکی نازانم و بۆ خاترەوەی عەرەبیش باش نازانم، لە عەرەبیەکەیش باش نازانم، ئەمە لە ناسیۆنالیزمە ئێرانیەکە باش ئەزانم. و تا ئەوەی کە بۆم کرابێت تعقیبە مەحسوڵاتە فەرهەنگیە ئەم زوانەیە دیشەم کردگە، ئەوەی تەئسیراتە کە پێی ئێژن تەفاوتە فەرهەنگی کۆپی بەرداریەکی سەرفی دەسە چوار و دەسە پەنجی کەسانێکە کە لە ژێرە ناوە کورد و قسە ئەکەن لەم بەشە قەومی ئیتنیکیە لە مەتنە غاڵبە کۆرپۆرێشن، یعنی ئەو شتەی کە پێی ئێژن سیستەمە دەوڵەتە ئێرانی. بزانە هەرچیە کە دەوڵەتە ئێرانی بیکات و ئەو کەسانەی کە لە ژێرە ناوە پسپۆڕە دەوڵەتە ئێرانی یان تئۆریسیێنەکانە ناسیۆنالیزمە ئێرانی کردگیانە بە شێوە سەقەتە دوا کەوتوانەکەی هاتکەسە سەردەمینە ئێمە و کۆچ دەریاگە بۆ ناوە ئەو بەشەی کە پێژن بەشە قەومی ئیتنیکیە کورد. بزانن ئەمەی کە شتێک بە ناوە پەرچەم دۆسی، شتێک بە ناوە زوان دۆسی، شتێک بە ناوە جلوبەرگ دۆسی، شتێک بە ناوە بۆنە و ئێڤنت دۆسی، ئەمە لە ئێرانیەکانەوە هاتگە، یعنی ئەو کەسانەی کە ناسیۆنالیزمە ئێرانیان دروست کردگە. بزانن نەورۆزبازی، هەفت سین دروستکردن، چوارشەمە سووریکردن، سیانزەوە دەرکردن، ئەکسەریەتە ئەمانە ئێڤنتهایەکن کە کۆپی کریاگەن لە مردمەکانە ترە دنیا، بەڵام وەختێک گەرەکیان بوو دەوڵەتێکی حرامزادەی جوولەکەی ئانووسی لە سەرزەمینە ئێمە دروستکەن، هەروەکو چۆن خۆیان ئێژن لە دەورانە جەعلیە نەبووگە سەفەویە ئاخۆنە شێعەیان نەبوو چوون لە جەبەلە عامل ئاخۆنە شێعەیان هاورد بۆ ئیمپراتوریەک بە ناو ئیمپراتوریە سەفەوی و ئەمانە چوون کۆپیە مەراسمە عەزاداریە مەسیحیەتیان کرد بۆ تەشەیۆ، هەروە هاتن ئێڤنتسازیان کرد لە عەیدە پاک و ئیستەر و تەواوە ئێڤنتەکانە مەسیحیەت و یەهودیەت. ئمڕۆ ئێمە واینە ڕۆژەکانە ئیستەرە، ڕۆژەکانە ئیستەر کە دوێکە گوت فرایدەی بوو، ئەگەر اشتباه نەکەم گوت فرایدەی و شەوەسەوە مەسیح ئەدرێ لە سەلیب و سێ ڕۆژە بعد مەسیح تێتەوە. ئەمە دەورانە ئیستەرە لە سەلیبدان و هاتنەوەی مەسیح. ئەوانەی کە لەژێرە زوان بازیە خەریکن شتێک بە ناوە ناسیۆنالیزمە مغڵقە مبهەمە نەبووگە کوردی تعریفەکەنەوە، فقط یەکسری ئێلەمانیان لە کۆرپۆرێشنە ئێرانی گرتگە، ئەویش لە ژێرە ناوە ئەدەبیاتە پان و بەرینە فارسی، قەندە پارسی، شەکەرشەکان خواهند شد همە تووتیانە بەنگالە ئەزین قەندە پارسی، ببخشی از این قند فارسی که به بنگال می رود. شکرشکن خواهد شد همه توتیان هند، از این قند پارسی که به بنگال می رود. ئەم شعرە جەعلە وا لە زمانێکا کە هەر قەند کەشف نەوگە منتەسەبی یەکەن بە کەسێکی مەوهوم بەناوە حافظ. بۆ من ئەمانە ئێژن بۆ خاتری ئەوەی کە ئێمە وەختێک ئەم دادگا بەرگوزارەکەین یادی بەیتەکانی ترەکەین لەلایەنە خەڵکە عادیە جامعەمانەوە، کەسانێک لە ژێرە ناوە ئەو کەسانەی کە خۆیان بە بیسەر و بینەرە ئێمە ئەزانن پێشنەهاداتە گرین و من گەرەکمە جواب بە پێشنەهاداتە ئەوان بدەمەوە.
هیچ کام لەم کارانەی کە مردمە ئێمە ئەیکات بیری لەسەر نەکردگەسەوە بەڵکە عیدەیەک لە ژێرن هاوە بە زۆر ڕووناکبیرە کورد بە تەقلید لە دەوڵەتهایەک کە حاکمن بەسەریانە ئێلەمانهایەک ئەگرن و تەشەنەی ئەدەن وە بڵاوی ئەکەنەوە هیچ کەسێک نەیزانیگە زەردەشتێکیش مەوجودە حتا بەرادەرانە هیندی و ئینگلیسی معڕەفین هاکەن بەم مردمە هیچ کەسێک نازانێت کوورشە کەبیرێکیش مەوجود بووگە حتا بەرادەرانە ئینگلیسی و جوولەکە و هیندی معڕەفی ناکەنە ئەم مردمە ئێمە ئێستا لە پڕێکا مردم گشتی بووگەسۆ زەردەشت باز و میدیا باز و کەیخەسرە و باز بووگەسۆ زوان باز بۆ چون ئەساسە ناسیۆنالیزمە ئێرانی لەسەر اشتراکە زوانی و شیرینی و قودرەتمەندیە زوانە فارسی ئەوێسێ جا ئێستا با من تعریفێک لە ناسیۆنالیزم بکەمەوە بە پێچەوانەی تەواوە ئەو کەلە زل و پڕموددەعا و ئەوانەی واو بە زۆر گەرەکیانە تایتەڵێک بۆ خۆیان دروست بکەن هەر بە زۆر گەرەکیانە تریبون سازی بکەن هەر بە زۆر گەرەکیانە تەبەنە سەر ئەم مردمە ئێمە بەرخەلاف ئەوان من گەرەکمە تعریفێ بکەم کە لە قوتووی هیچ ئەتارێکانیە تعریفێک کە بە ئەزمونە ژیانە اجتماعی ئینسانی و حیاتە سیاسیەکە کردگمە پێیگەیگەم ناسیۆنالیزم عیبارەتە لە مشتی درۆ کە مردم حەزی پێ ئەکا بیشنەفێ بۆ وڵاتێکی مەوهوم لە بەرامبەری وڵاتەکانی تری مەوهومە پس من دووبارە تعریفی یەکەمەوە ناسیۆنالیزم ئەوەی کە من حداقل لە ئێرانیەکان دیگمە لە ئوروپایەکان گەرەکم وگە تاخیبی بکەم ناسیۆنالیزم حیچێک نییە بێژگە لە مشتی درۆ بۆ ملەتێکی متەوەهم کە حەز بە ئەم درۆ ئەکا کە گەرەکی بیشنەفێت بۆ دروستکردنی وڵاتێکی مەوهوم و قیاسی تەکی وڵاتهایەکی تری مەوهومە و ئەمما مەفهومێک کە ئاخێزە کوردەوارە سربەخۆ گەرەکی بوو جێی بخات شتێک کە نائاشنا بە ئێمە نەبوو شتێک کە ناشنا بە ئەژدادمان نەبوو پەدیدەی مۆدێڕن نەبوو بەڵام تئۆریزەیش نەکریا بوو وەکو ڕەوشتێک وەکو سنەتێک وەکو شەرەفێک ئەوانەی شەرەفدار بوون لە کووردا ڕعایەتیان نەکرد ئەویش ئەڕیۆ چوارچووە زوانە عەرەبی وە پێیانەوت حوب وەتەن لەم دا ئەوروپایەکان لە قەرنە شانزەوە مەفهومێکیان بۆی دروست کرد بە ناوە پیتریۆتیزم ئێمە هاتین مەفهومێکمان بۆی دروست کرد بە ناوە کەی لە وەتەن بوون بزانن ناسیۆنالیزم مەفهومێکی ئوروپایی ساختەی متەئەخرە قەرنە نۆزدەهەمە من پێشووتر وتم دەوڵەتانە ئوروپایی هیچ کامیان نیشن ستەیت نەبووگن هیچ وەخت نە بریتانیا نە پۆرتوغال نە بلژیک نە فەڕەنسا نە ئیتالیا نە ئەسپانیا هیچ کامیان ئەمانەی ئوروپای غەربی ئەمانە مشتی ئیمپراتوریە ئستعمارگەر بووگن حداقل لە دەورانە قەرنە هەڤدەهەم و هەژدەهەم بەبعد کە ئەم مەفاهیمە جەدیدە لە دوای ئینقلاباتە سەنعەتی و ئینقلاباتە جۆرا و جۆرە ئەمریکا و فەڕەنسا تێتەمەنسەی زهورۆ هیچ وەخت لە یەک چرکەساتە تاریخە ئەم وڵاتانەی ئوروپایی حتا جەنگی جەهانیە دووەم هیچ کامیان نیشن ستەیت نەبووگن دەوڵەت ملەت نەبووگن و هەمویان ئیمپراتۆری بووگن ئەی ئەم مەفهومە سەقەتە ناسیۆنالیستیە لەکوێ هات بۆچی هاوردێم کاربردێکی کاملەن سیاسی هەست مەفهومێکی سیاسیە بۆ بەنجکردن بۆ دروستکردنە کۆرپۆریشن بەنجکردنە عیدەیە ملەت تۆ شتێکە بە ناوە ناسیۆنالیزمە فارسی نییە تۆ شتێکە دەست بە ناوە ناسیۆنالیزمە ئێرانی ناسیۆنالیزمە عەرەبی
معلومیش نییە لەسەر چی وێسیاگە مشتی توڕەهات خۆ بە زلزانینێکی فش هوەر نەزدە ئیرانیان ئەست و بەس فقط ئێرانی ئەتوانێ هوەر بکە هیچ کەسی تر ناتوانێ هوەر بکە فقط ئێران جێگەیەکی مهمە لەم دنیا هیچ کەس نییە ئێرانی ئەوڵین دەوڵەتە دنیاست ئێرانی ئەوڵین فەرشە دنیا دروست ئەکا ئێرانی ئەوڵین تەمەدونە دنیا دروست ئەکا ئێرانی ئەوڵین نقڵە دنیا دروست ئەکا ئێرانی ئەوڵن شکلاتە دنیا دروست ئەکا ئێرانی ئەوڵین قاوەی دنیا دروست ئەکا ئێرانی ئەوڵن سیتیەن و شۆرتە دنیا دروست ئەکا ئێمەش تۆڕەهات تحتەن هاو ناسیۆنالیزم هەر بەم دەسە ئەمە بە شێوە سەقەتەکەی هاتکەسە ناوە ئێمە بابزانن مەفهومە ناسیۆنالیزم مەفهومێکی منفورە لە دنیا بە معنای بەرتەریدانە کەسێکە بەر دیگەران وە شان و باڵە خۆیاوتن من لە گشت کەسێ خاستەرم من لە گشت کەسێ زلترم من لە گشت کەسێ پیاکترم و ئەم ئینسانە متەوەهمە وەکو ئەو ئێرانیانەی کە خۆیان بە ئێرانی ئەزانن و سەرزەمینیان نییە و بە فاحشەگی کێشیاگن لە برسی برسین لە بێسەواد بێسەوادن لە بێ ئەقڵ بێ ئەقڵن لە بێ سەرزەمین بێ سەرزەمینن لە بێ هویەت و بێشوناس بێشوناسن ئاوارەی ئەم کڵەسوچانی دنیانە و کاریان کێشاگی سێناوی قەور خەفتن و ئیعتیاد و فروپاشی ئیجتماعی و فروپاشی ئەخلاقی لە تەوەهمە خۆیان کاورە کوڕە کوورشە کەبیرە لە تەوەهمە خۆیان لە تەوەهمە خۆیان هوەر نەزدە ئیرانیان ئەست و بەس لە تەوەهمە خۆیان خۆی ئاغازگەرە تەمەدونە لە تەوەهمە خۆیان هندی بوو گەنە و ئەفغانی بوو گەنە و ئەفریقایی ڕەشە بوو گەنە و لە تەوەهمە خۆیان عەرەب پێپەتیە و سوسمار خوەرە و لە تەوەهمە خۆیان تورک وەحشیە و مەفعولە و لە تەوەهمە خۆیان فقط ئەو بەشەرە لەم دنیا و ئوروپا بۆیە هەمەڕزای پەهلەوی ئێژێ ئێمە ئشتباه کەوتکینە ناوی خاوەرمیانە ئێمە مەشەیە لە لای سویس واینا پس من دووبارە تعریفی یەکەمەوە ناسیۆنالیزم عبارەتەن دەز یەک مشت توڕەهات کە مردم حەزی پێ ئەکابی شنەفێت ئەمما کەی لە وەتەنبوون داستانێکی تری هەست کەی لە وەتەنبوون اتفاقەن جەهانیە اتفاقەن گشت کەسێ حەزی پێیەکە بۆ چون کەی لە وەتەنبوون یەک پەیامی هەست ئێمە یەکسری ئیدەئالمان هەست و ئەکۆشین کە خاستر بین ئەمە خەڵک حەزی پێ ناکە ئەسڵەن حەزی پێ ناکە درۆەکە نەوەفای بە سەرزەمینی هەست نەوەفای بە خاکی هەست نە ئەکۆشێ خاستر وێت ئەمە قابل احترامە بۆ دنیا تۆ وەفات بە خاکت بوێت بکۆشی مردویت بکۆشی مردانەگیت بوێت بکۆشی مەچەکێکی پڕزۆرت بێت بکۆشی کۆیلە نەبیت بکۆشی کەس نەتوانێت بەکارت بێنێت و نابودت بکە ئەمە قابل احترامە لەلایەن هەر ئینسانێک لە هەر گۆیەکی ئەم زەمینە بێت ئەوەی کە لەلایەنە مردمە ئێمە بایکۆتە مطلقە کرێ کەی لە وەتەنبوونە با بە مەفهومەکەی تری بێژمی کە بستیکتانە نیشتمان پەروەری ئەو کەلەمە بێمعنیە نیشتمان پەروەری ئەمە خەڵک حەزی پێ ناکە بەڵام خەڵک حەز بە چیەکە بە جلوبەرگی کوردی کەس نازانی کێ ناوی نیاکە جلوبەرگی کوردی خەڵک بە چی حەزەکە بە جەشنی نەورۆز خەڵک بە چی حەزەکە تەقلید دەرتێرێ وەکو ئێرانیەکان وەکو تورکەکان شەهید ئەسەن ئەم مەفهومە شەهید و شەهید سازی و شەهید پەروەری و شەهید مهمکردنە کارە جمهوری ئیسلامی بوو و ئەمە ئەدەبیاتە ئەوانە هەر بۆیە خەڵکە ئێمە بەعام حەز بە مەقولەیە پەیتریۆتیزم ناکات حەزی پێ ناکات
بۆ ئەم مردمە هەروە زۆر حەز ئەکا بە ناسیۆنالیزمیشی نییە، تئۆریزەیش نەکریاگە، نایزانێت ناسیۆنالیزمە کوردی ئێشێ چه شەکڵی وێ، بەڵام ئەمەی دیگەسەوە لە کلاشە هەورامی و دەمە قۆپان و کەوا پانتۆڵ و چۆخە و ڕانەک و کڵاو دەسماڵ و جامانە و بۆ حەزی پێیەکە لەبەرەوەی تەقلید دەکات لە ئێرانیەکان، تەقلید دەکات لە تورکەکان. هەر ئەمە فێر بووگە کە تەقلیدی بکە. بۆ حەز ئەکا بە زوان لەبەر خاتری ئەوەی تەقلید دەکات لە فارسەکان، لە ئێرانیەکان، تەقلید دەکات لە تورکەکان. و حیچێکی نییە. بۆیە تۆ ناوێنی زوانێکی قودرەتمەندی معنادار لە ناوێن مردمە مەوجود بێ. گوێ بگرن لە گفتوگۆی نێوان ئینسانەکان، زوانەکە بەغایەت جوانێکی خەسیاک، بێمعنی، مغڵق و هیچ مەفاهیمێ ناگەیەنێ و مەفاهیمەکەی هیچ کاربوردێکی نییە. من سەردەمانێک کە دەسم کرد بەم کارە، فرە کەسێک ڕووم تێکایژێ کاکە تاریخ کورد و شەهیدەکانمان و کەس و کارمان پێشمەرگەوگە و ئەوەڵین کەسێکم قسەیە بە من کرد، دایکە خۆم بوو. وتی ڕۆڵە قسە بەم حیزبانەکەی خاڵۆت مامۆت ئامۆزات کەس عەزیزەکانی ئێمە لەم حیزبانە بوون، تۆ ئەیان کولێنی تۆ؟ وتم اشتباهەکەی دایکە، گیان اشتباهەکەی، لەم کارە تەخەسوست نییە، من نایکولێنمەوە، من نایەڵم خوێنیان بفەوتێ. ئیدامەیە خوێنە ئەواندان ئینقلابیگەریە و نەهێڵی کەسێک کاسبی بە خوێناوان بکە، نەهێڵی مردم لە درۆوە غەرق بوون، حەز بکەن بە درۆی وەهمالود. خەرجێکی نییە، دەسێ دەمە قۆپانەکەیتە بەرد و کڵاو دەسماڵێ ئەوەسیتە سەرت و دەمێ بنیشتی وەن ئەەکەیتە دەمت و تەزوێحێکی قەسقەوانە وەسیتە دەست و کوردیت و پیافرە مهمێکیت و بەحاکانە پاراستگە و ئیتر 4-5 نەفەریش زرنگوی لە خانەوادە نیشان بەی کوژیاگە ئەیوەی تۆ. بەڵام حەج کەسی حەز بەمە ناکات پێبێژی کاکە کەی لە وەتەن بە، پەیتریۆتیک بە، نیشتمان پەروەەر بە قەوڵە خۆتان. نیشتمان پەروەری چۆنە؟ نیشتمان پەروەری یە ئیدەئالێکی هەست، پیاوی کوردی مەردە، ئینسانە کوردی ئینسانێکی بتەمام مەعنا گەورەست، ئینسانە کوردی سوڵتە ناپەزیرە، سەرزەمینە کوردەوار سەرزەمینە مقەدەسە، ماڵمانە، خاکمانە، سەرزەمینە کوردەوار شرافەتمانە. پیاوی کوردی تەسلیم بووگ نەبوو، کۆیلە بووگ نەبوو، درۆزن نەبوو، هەموو قیەمی خۆی، هەموو شخصیەتی خۆی نەئەفرۆشت بە دوژمن، چون ترساوە لە دوژمن، چون خۆی بە بێدەسەڵات ئەزانێ، چون حەز ئەکات شت بکڕێ، حەز ئەکا پارەی لە گیرفاناوێ. پیاوی کوردی وا نەبوو. ناسیۆنالیزم کارێکی نییە، دەمە قۆپانەکەیتە پێت جفتێک کڵاشی هەورامی، تەزوێحێکی 2 متری قەسقەوان هەڵیە خەیتۆ، دەمە پانەکەیتۆ، دەمێ جاچکە ئەخەیتە دەمە بنیشتی کوردی، دوودانە گۆرانی عشایری لە ئێدەیت و تر تۆ کوردیت و ناسیۆنالیستی و فرەپیای مهمێکیت و لە خیاڵی خۆتا باکووریت و باشووریت و ڕۆژهەڵاتیت و لە خیاڵە خۆتا قەهرەمانی شت هەسو و لە خیاڵە خۆتا تۆ قوربانیت و لە خیاڵە خۆتا تۆ حیچێ ناکەی. فرە ئاسانە، فرە ڕاحەتە. جشنی نەورۆزە و هەنە ئێمە سوودەی لە ئەفغانستانیش و حتا ئەلبانی جشن نەورۆز جەشنەگرن. ئەگەر کەسێکی کوژیاگە ڕێگە دروستەکەی وەکەی لە وەتەن بووگەکەی و نیشتمان پەروەریەکەی ئەوەسە نەیەڵێت خوێنەکەی بە فیڕۆ بچێت. ئەگەر کەسێکی کوشتگە ئەشە تۆڵەی خوێنەکەی بکاتەوە. ئەگەر سیستەمێک سیستەماتیک هاتکە نابودمان بکات، ئەشێ لە بەرامبەر ئەم سیستەمە بوێسین و ئەوانەی هاوکاری ئەم سیستەمە ئەکەن بە جنایەتکار پێناسەیان بکەین، محاکەمەیان بکەین و سزایان بدەین.
بۆ یەک کەسمان حەز ناکات بە کەیلەوە تەنبوون، هیچ کەس حەزی پێ ناکات. بۆ لەبەرەوەی سەختە، فرە سەختە، فرە سەختە مردوویت و فرە سەختە وەفادار بیت بە خاکت و بە قیمت و بە شەخسیەت و فرە سەختە ئیدەئالێک دروستکەیت و بەرەو ئەو ئیدەئالە بڕۆیت. فرە سەختە. ئەمە جفتێ دەمە قۆپان لە پێکردن کارێکی نییە. دوو خوێنێک و ئەنجنەیەکە ئەیکەیت و دایەخەیت و ئەیوەسی، کارێکی نییە. ئەسڵەن سەخت نییە، فرە ئاسانە. جامعەیەکە تیا مشتومڕ نەکرێ، جامعەیەکە تیا ئیدەئال نەبێت، جامعەیەکە تیا مردمەکەی پاتریۆتیک نەبن، ئەم جامعە نابوو دەوێت. ئەمەی کە مردم حەزەکات درۆ بژنەوێت، دلیلی ئەوە نییە درۆیە کە ئەو حەزی پێیەکات حەقانیەتێک بە ئەو ئەدات، دەستکەوتێکیش دەسا ئەو ئەگرێت. لەگەڵ جەمعا کەوتن دائیمەن کارە خاسێک نییە. دەردەکاولیە مردمە ئێمە ئەوەسە کە ئێمە نەمانداگە لە خۆمان. یەکێ نەوگە تەربیەتمان کار لە حازە ئیجتیماعی و ئەوەی هاتکە کاولمانی کردگە. بۆیە ئەمە حاڵ و وەزعە ئێمەس. لذا ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ ئوسولی ئەمەسە وەگەرە کێسی ئیدەئالەکان بگەڕێنێتەوە سەرزەمینە کوردەوار و داواتان لێکا خاسون. ئەزانی بۆ دنیا حەزەکا بە ئینسانە پاتریۆتیک؟ بۆ قابلە احترامی بۆ دنیا؟ چون تۆ گەرەکتە باشترین شێوەی بەشەر بیت، نەوەی کە ئیدعا بکەی بەرتەری بەسەرە تەواو دنیا. هونەر نەزدە ئیرانیان ئەست و بەس. ئەوەڵین مستەراوە دنیا ئێمە دروستمان کردگە. نە، ئەوەی کە تۆ گەرەکتە لە حەد متعالی خۆیە بە قەبارەیە ئینسانیتە و بە موهبەتە ئینسان بوونتە لە باشترین شێوەی دەرکەویت. کش کەسی احترامی بۆ دانێت. تۆ وەختێ بۆ پاراستنە قیەم و ئەخلاق و شخصیەت و پرەنسی بخوات دەسە بردە ئەسڵەحە، گشت کەسێ احترامە بۆ دانێ، گشت کەسێ سەرە تەعزیمت بۆ دان بێنێت. بەڵام ئەم اتفاقە لە سەرزەمینە ئێمە ناکەفێ، ئەمە پەرەی پێ نادەن، سەختە بۆ مردم. بۆیە خەڵکە ئێمە شێفێر بێت، حەز بە درۆ و جەفەنگیات نەکات، لە خۆی وە هەستە سەتحیەکانی بریندار نەوێت. ئەگەر کەسێکی من بە بەرداشتەکانی خۆی و ئەقڵە ئەو وەختەیەی دەستی داگەسە ئەسڵحەیەک و لەگەڵ جەمعێکا کەوتکە سەڕێ و کوژیاگە، حتمەن خائین نەبووگە، حتمەن نەبووگە، حتمەن بێ مستەوا نەبووگە. بەڵام ئەم ئینسانە ئەقڵە سیاسی نەبووگە، توانە تەشخیسە ڕێگەی دروستی نەبووگە، مطمئینەن نەیبووگە. و شاید فرسەتی پەیانە کرد کە بیوێت، چون فرێک لەم ڕۆڵانە کە کوڕە خاسە بوون کوشتنیان کە نەمێنێن. بۆیە هەر کەسێک کە فکرەکات کوڕە پیاگێکە وا کوژیاگە، با مەردوێت خوێنە باوکی تەڵەبکە، با مەردوێت لەسەر خوێنە باوکی بوێسێت، نێڵێ خوێنی باوکی بڕواتە گیرفانی فەساد و جنایەت. ئەگەر هەر کەسێ فکرەکات عەزیزێکی کوژیاگە بۆ خاتری ئەوەی کورد بووگە و بۆ خاترە سەرزەمینە کوردەوار و کوژیاگە، با مەردوێت و تۆڵەی بکاتەوە، با مەردوێت و نەهێڵێ جارێکی تر تکرار بێت. بەیت و بالۆرەکردن و سواڵە احترامکردن کە سوکارە مردووی تۆ، شەهیدت تۆ، کوژیاگە تۆ زەمانی قابلە احترامن کە خۆت بە احترام و لە بەردەمیانە هەڵسی، نە بۆ سواڵکەری و گەرەکت بێت قداسەتە ئەوان بفرۆشی تۆ بە خەڵکی. ئەمە مشکڵاتە ئێمە حەل ناکات. ئەمە ئێمە لە خەسیاگی و لە حەز بە قوربانی بوون و لە سواڵکەری و لە نەمایش خۆمانە تێڵێتەوە. ئەسڵەن قەشەنگ نییە کە من سەر بە مردمێکم 300 ساڵە نابود ئەکرێت
وڵاتەکەی لێ چوار پارچە کریاگە، چوار کۆرپریشنیان بەسەر و سوار کردگە، مشتێ مهاجرە یەهودیان تێخستگە تا ماهیەتە ئەم سەرزەمینە بگۆڕێت و مردمەکە خۆی خەبەری نییە، ئەسڵان قەشەنگ نییە، هیچ جێگەی افتخار نییە، هیچ جێگەی افتخار نییە. زەمانێک ئەتوانین جێگەی افتخار وین کە محاولە بکەین لەم وەزعیەتە دەربین، محاولە بکەین لە دنیای درۆ زندگی نەکەین. لەمە و بەدوا ئومیدوارم هەستە ناسەکە هیچ کەسێ بریندار نەوێت. کوردواتەنی ئەگەر برسیتە پێخۆرە بۆچیە، ئەگە خەوتی ژێرسەرە بۆچیە، تۆزێ لە وەختە تەماشاکردنە ژنە سینە سیلیکۆنی و حەڵقەی تورکی و خەریدکردنە ناوە مۆڵەکان و پیاسەکردنە ناوە خیابانەکان و پێک هەڵدانە ناوە نادیەکان کۆکەرۆ و کەمی کەرۆ وەخت دابنێ خۆت پەروەردەکە تا بتوانی دایکی خاسێکوی، باوکە خاسێکوی، برای خاسێکوی، هاومەحەلەیە خاسێکویت، تا بتوانی کوردە خاسێکویت. کوردبوون پیاسەکردن و بازاڕە قماشچوون و کڕینی پارچەی فاسۆنی و ئەلای جافر خەیات چوون و دەسێت دەمە قۆپان دوورین و جفتێک کڵاشی هەورامی ئەپێکردن و دەستگرتنە تەزوێحێکی دوومتری قەزوان نییە کاکە، کاکە نییە، وای پێی مەکەن، وای پێم مەکەن، وا لەو مردمەی کە بەخۆی ئێژێ ئێرانی ئێمە متەوەهیمترین، خەیلێ متەوەهمین، ئەوان تەوەهم دایانی پڵۆساندگە، باوک ساحێویانی دەراوردگە. ئەخە ئێژێ شامی کرماشانی ئێژێ دوێشە و خاوی دیم قماری کردم، بلیتی کیشام سەتمەن بردم، وەختی کە هەڵسام هامە ناو جاگەم، دیم هامە ناو جاگەم، هامە ناو لە هافە شڕە کوناگەم. بابای ئێرانی ئیستە تەماشای ئەەکەی، نە عەقڵی هەست، نە مەعرفەتی هەست، نە سەوادی هەست، نە تێگەیشتنی هەست، نە دەرکی هەست، لە فاسد فاسدە، لە بێ ئەخلاق بێ ئەخلاقە، لە بێ سەرزەمین بێ سەرزەمینە، لە ئاوارەیەم جەهانە ئاوارەیەم جەهانە. پارەکە فقط 4000 ئێرانی هات کەسم سەرزەمین بریتانیا تاوای پەنابەری کردگە. ئەبێ شوناس بێ شوناسە کەچی هۆنەر نەزدە ئیرانیا و نەست و بەس. ئەمە تەوەهومە غەیەن و ئێمە لە ئاخیز و کوردەوانە سەربەخۆ سعی ناکەینم تەوەهمە بمەردم بینە، خەڵک بێ شتێ بشنەفێ حەزی پێکە، دێ خەڵکە گەمشتانە ئەشنەفێ حەزی پێکا بڕوا لە بەردەمە ئاینە هەرچیەکە خۆی هەسی بێژێتی وە خۆیشی بیشنەفێ. کارە ئێماوە نییە. پس من ئومیدوارم یەک بار بۆ هەمیشە سەنگومەنە خۆمانمان دانیا بێت و بەردەکانمان لەگەڵ ئێوە کەند بێت و بفەهمین ئێمە خەلیکین چیەکەین. من بۆ ئینسانێکی پاتریۆتیک، بۆ کەی لە وەتەنێک احترام قائلم، وا گەرە کێسی خاسترین ئینسانە جەهانوێت، گەورەترین ئینسان وێ بۆ خۆی، بۆ سەرزەمینی، وەفای بێ بە خاکی، بە مردمی. من احترام دانێم بۆ ئینسانی وە. بەڵام کەسێک کە فکرەکەوە 2 متر پارچە کە پوڵەکەی معلوم نییە بەسەر شۆڕی دەری هاوردگە، وشدانی فرۆشتگە، هەموو میراسە تەمەدونی فرۆشتگە، شەرافەتی فرۆشتگە، 2 متر پارچەی سەنگە، ئەی دوورێ توی کاتەبەری. من هیچ احترامێکم بۆ ئینسانە نییە. شۆڕشێکیش دانانێم خەڵکی حەزی پێ بکات. قەرار بۆیە کارێکمان بکردایە خەڵکی فقط حەزی پێ بکات، هەڵقەمان دەرەدا و لچمان سیلیکۆنیە کرد و قسەی ڕوتمانە کرد خەڵکی حەزی پێ بکە. چون معمولەن وا دیارە هەر کەسێ قسەی حەلق و بەلەقەکا و چرت و پرت ئێژێت و مزەخرەفات ئێژێت و وەسڵە بەناو گەڵ و پێ و مەعیدە و ئەوانە خەڵک حەزی پێیەکە 300,000 و 400,000 و ئەوانە خەڵک دانیشێ تەماشایەکە. بار سوورەت کاک مستەفا ئومیدوارم حەزورتان بوێت. کاک مستەفا حەمەنووری قەرار بۆم شەو بەشدار بێت. ئەزانم دیبەیتەکە تۆزێ مقدمەکەی توولی کێشا، وەلی واجب بوو کە ئێمە بفەهمین ئەم نۆع نەمایشدان و تەئاترکردن و خۆ بە مقدس
زانین و سواڵە قداسەتکردنە لە کێ گیریاگە کێ هاورگیسی داگیوە ئێمە لە کێ فێر بووین ئەم جۆرەشتانە تەقلیدە کێ ئەەکەین ئومیدوارم کاک مستەفای حەمەنووری مەوجود بێت و لێرە تەشریفیان بوێت ئەگەر بتوانم پەیدای بکەم کاک مستەفا وەختتان وەخێر کاک پەیمانجیان شەو باش شەوی هەموو بینەران و بیسەرانی ئەم بەرنامە جوانەی جەنابەت باش هیوای ساق و سڵامەتی بۆ هەموو لایەکە خوازم ئینشەڵا هەموو لایەک موفەق و بێوەی بن هەر بژین کاک مستەفا بێزەحمەت لە سەرەتاوە دیسانەوە بۆ خاترەوەی خەڵکی ئیمکانی هەست دیبەیتەکانی تر نەبینێتەوە خۆتان بە کامیلی معرفیکەن و یعنی خۆتان بناسیێن من ببەخشن ببوورە من مستەفای حەمەنووری حەمەکەریم کورسانی خەڵکی هەڵەبجەی کەیسا پێڵێن هەڵەبجەی شەهید بۆ من هەمیشە هەڵەبجەی زیندووە هەڵەبجە قەت نامرێ هەتا یەک مناڵی یەک نەفەری هەڵەبجەیی بمێنێ لە هەر شوێنێکی دنیا بێ هەڵەبجە بۆ من هەر زیندووە لە عایلەی کورسانیەکانی پێمانەڵێن حاجی حەمەکەریم کورسانی و لێرە دەڵێم کە سوێن دەخۆم بە هەڵەبجە و بە هەموو شتێکی پیرۆز ئەوەی بینیم و ئەوەی چاوم پێکەوتووە کە ئەوە باس بکەم لەم دیبێتانە فرە خاسەکات مستەفا ئێوە شاهدن کە ئێمە لە سەرەتای دانان ئەم دادگانە تریبوناڵە قیامەتیان هەڵەبجە بەرەبەرە خۆشمان فێر بووین وە قەرار بوو کە بکۆڵینەوە لە حقیقەتێکی مێژووی تەلاشێ بکەین کە پابلیک ئەپینیەن یان ئەفکارە عمومیە خەڵکە کوردەوار وا ژڵەژیاگە و هەر کەسێ بەرەو ئاراستەیەک چووگە و محەکی بەدەسۆ نییە سەنگە محەکی نییە پێوانەی نییە بزانێت چی خاسە چی خراوە چه اتفاقی لەم سەرزەمینە ئێمە کەوتکە ئێمە دادگایەکمان دانیاوە تەرح ئیتهامێکمان کرد ئەوەی کە حکایەتی ڕسمی بوو هەموو کەسێ ئەیزانی و هەموو کەسێ بیستگێسی وەێ داستانە ئێمە ئەوە بوو وتمان کە بۆ کوردیان هەڵبژارد لەبەر خاتری ئەوەی کە کورد بوونی لە سەرزەمینە خۆیان بوونێکی ئینها یاساییە خەتەرناکە ئینسانە کوردی وایان پێکرد لە تەیە 100 ساڵی ڕابردووە خۆی بە حاکەمە و سەرزەمینە نازانێ مەسەڵەن تۆ گوێ بدە خەڵک ئێژێ شارە کوردنشینەکانی ئێران پاپا هات وتی بەشە کوردنشینەکانی عێراق کوردنشین یعنی تۆ کرێکی ماڵێکیت تەوەجۆکەی ئێمە خۆمان بە ساحێوە خاکە خۆمان نازانین هەر بۆیە دەوڵەتەکان وایان پێمان کردگە بۆیە کوشتنی ئێمە لەسەر کەس ناکەفێ هیچ کەسێک نییە کە حتا بە شێوەیەکی ڕواڵەتیش بەرامبەر بەم مەرجی ئێمە و توانەوەی ئێمە و نابودکردنە ئێمە ئەحیانەن پێشی بەربخوا و ئێمە وتمان ئەمە معامڵەیەک و پیلانێکی نێودەوڵەتی یاڵەت متحدەی ئەمریکا دەوڵەتە جوولەکەی ئانوسیە ئێرانی و دەوڵەتە جوولەکەی عێراقی بوو عێراقیش مەجبور کردیا بەم کارە ئەویش بۆچی بۆ خاتری ئەو شەڕە پڕخەیر و بەرەکەتە 8 ساڵەیە کە دروستیان کرد بوو بە شێر ڕایان گرتایە و لەبەری ئەمانەوە بەرەی کوردستانی بە تەمام قدرەت و مەئمور بوو خەڵکی هەڵەبجە بگرێت کە کوژیاک بگیرێت لەمانە و لە شاهدیە شهودتر ئێمە بە نکاتێکی فرە پەیمان برد کە ئوسولەن دوێشەویش لەگەڵ کاک فەرهادا بەحسمان کرد لەگەڵ شاهیدەکانی ترا بەحسمان کرد ئێوە لە هەر کوێیەکی داستانەکە ئەگەر وەبیرتان ماگە دەست پێ بکەن لە هەر بەشێکە ئەڕۆنە هەر تیکەیەکی ئێوە دەست پێ بکەن و ئێمە هەر لە چوارچەوەی تەهاماتێکا کە تەرح بووگە سوالتان لێکەی فەرمون کاک مستەفا زۆر سپاس مەمنون من پێش هەموو شتێکی باوکم هاتەوە یادم کە بیدایەتی حربی عێراق و ئێران حەزەکەم پێش هەموو شتێک باسیەوە بکەم لە بیدایەتی حربی عێراق و ئێرانە کە هێشتێکیان حرب دەستی پێ نەکرده بوو بەس شتێکە بوو کە وتیان حرب بێت لە بینی عێراق و ئێرانە ڕۆژێک لە بازار بووم گەڕامەوە بۆ دوکان بینیم باوکم سەیەکەم لەگەڵ کۆمەڵێ لە دوکاندارەکانە دانیشتووە دەسڕێکی پێ ئەگری منیش کە بینیم زۆر تاسام یانی زۆرم پێ ناخۆش بوو کە باوکم بەو شێوەیە ئەگری
لێم پرسی باوکە بۆ چیەگریت دراوسێ دوکانەکەمان کاکە حەمەینەوە بوو جوابیای موتی کاکە باوکو بۆ خۆیەگری و ئێمەش دانیشتون سێریەکەین وتمە ئێوە بۆ ناگرین باوکم بۆ چیەگری یانی حەزەکەم بزانم لەبەر چیەگری ئێتر باوکم وتی وەڵا ڕۆڵە بۆەوە ئەگریمەوە حرب دەست پێیەکە و ئەبێ بە حرب بوو لە بینی عێراق و ئێران ئەیداوتم کاکەوە چ علاقەیەکی بە ئێمەوە هەیە و چ علاقەیەکی بەوە هەیە کە تۆی سا بگریت هێشتاکە نە حرب دەستی پێ کردووە و نە هیچ شتێک بوو یانی تۆ گریانێکی بەلاشە گریت وتی من بۆ خۆمەگریم بۆ ئەم شارە ئەگرین ینی بیدایەتی هەشتا کە بڵێن شەردەستی پێ نەکردو ینی ساڵی هەشتا مانگینۆ کە هێشتا چەند حربی عێراق و ئێران دەستی پێ نەکردووە منیش بە دراوسێ دوکانەکان وتم زەحمەت نەبێ بچنە ئەو دی ئۆفیزێکمان نەبووتم بچن لێوە دانیشتن بگرین چیەکەن بیکەن من نەبێ کار بکەم چونکە ئەو دەمەش وەکوی سا هەر کارەبا پسر هەبوو لەبەرەوتم پێم خۆشە بچنە ئەو دی بۆ خۆتان بگرین هەتا ئەو دقەی ئێرانی قەسبەکە عراقی قەسبەکە چێ قەسبەکەات ئێتە بزانین چێ پێوە بێ و چێ پێوە ناوێ باوکم وتی ڕۆڵە من بۆ ئەوە ئەگریم کە ئەم شارە ئێمە بێکەسین ئەگەر خوانەکە هەڵەبجە شتێکی لێ بێ هەڵەبجە لە هەموو عێراق جێگەی نابێتەوە بەڵام ئەگەر هەموو عێراق بڕوخێ هەموو عێراق لە هەڵەبجە جێگەیە بێتەوە ینی ئەم قسەیە بۆ ئەو قسەی دوێنێ شەو کاکە کە وتی ئێمە لە دوایەوەی گەڕاینەوە بۆ سلێمانی و لەوێ خانوویەکمان دەست نەکەوتووە و بە ناچاری گەڕاونەتەوە بیسانەوە بۆ ئێران و لە ڕێگە تووشی ئەو هەموو مکەسەراتە بوون ئەو قسەی باوکم لێوە ینی بۆ من هاتەوە یادم کە بەڕاستیەکەی قسەکەی باوکم وا بوو ینی وەرە هەڵەبجەیەک کە بە هەموویەوە بیگری 200 کەس یا بڵێن 50 عایلە پێش لە چیمیایی ڕای نەکردو بۆ هەڵەبجاکە لە سلێمانیە جێگەیان نەبێتەوە یا لە هەولێرە یا لە کەرکووکە یا لە شارەکانی تری هەتا لە لادیەکانی چواردەوری بڵێن عربەت و شارەکانی ترە ینی بەداخەوە کە 50-60 ماڵی هەڵەبجە لە ناو سلێمانێکی گەورەی ئەو کاتە جێگەی نابێتەوە بۆ جێگەی نابێتەوە لەبەرچی جێگەی نابێتەوە ئەوە بەڕاستی دای بنین کە دراسەیەکی لەسەر بکەیت وەکو پێت ئەڵم باوکم ینی بەو هینەی خۆی کە تا دوی ئیبتیدایی ساڵەکانی پەنجاکانی خوێندووە و لە مەجای سیاسیشە بڵێن کارێکی وای نەکردو بڵێ زۆر سەری لە سیاستە بەڵام ئەم قسەی باوکم لە چۆ دێت کە ئەڵێ هەموو عێراق لە هەڵەبجە جێگەیە بێتەوە ئەگەر عێراق شێکی دەبێ بەڵام هەڵەبجە لە هەموو عێراق جێگەی نابێتەوە ئەمە جامەوێ ئەم شەو نازانم تۆ شتێکت هەیە لەسەرەمە بڵێن بزانە کە مستەفا پرۆسەسە ئەقلی ڕەبتی بە خوێندنەوە نییە سەواد ئەوە نییە کە بڕۆی مەدرەک و شەهادە بگری سەواد ئمڕۆ ئێلەمانهایەکی فرەی هەست کە تۆ هەت بێت ئەگەر بڕۆیتە دواوە فرەیەک لە مەردەمی ئێمە بۆ سەردەمی خۆیان فرە سەواددار بوون سەوادە ئیجتیماعی سەوادە ئەخلاقی تۆ ئشی تەمامێمان تەبێت تا بە پێت بێژن باسەوادی دروسە ئەو خەڵکە لەوانێ خوێندن و نووسینیشی نەزانی بێ بەڵام دوو اتفاقی تیا کەوتکە یەک پرۆسەی ئەقلی تیا تەکمیل بوو بە بۆیە ئەنووت کاورا سفید خانە ئەمە یەک دوو ئەنوو کابرا زوو ئەپێکێ قسە ئەپێکێ کاورا ژیرە تۆجۆکەی ئەمە لە ناوی پیای قەیمی ئێمە فرە بوو ئەزمون و تەجروبەیان بوو و دەرنەتیجە ئەیان خوێندەوە زۆر ئاسانە بۆ کەسێکی وەکو باوکە دنیا دیدە هەڵەبجەوا لەسرە سنوورە دوو دەوڵەتە یەهودی ئێرانی و عێراقیە زۆر دروستە کە بریشک ئەم شەڕە بەرەم شارا کەفێ ڕوانگەیەکی تریش ئەوەسا هەڵەبجە شارێکی خۆتان پێژن منەوە ڕەنگا و ڕەنگە کرماشانیش واسە بە تعبیرێک کەسێک بە کرماشان ئێژێ هندوستانە ئەو ئێژێ هندوستانە ئێران هەڵەبجەش وا بوو هەڵەبجە لە تیرۆ تەوایفی جۆرا و جۆر دروست کردیاگە لە هەموو خێڵەکانی جافی واتە هەموو خێڵەکانی هەورامی واتە خەڵکێکن کە ببەخشە خەڵکێکن کە غەریبە کوژ نین و هەموو کەسی جێگەیەوێت تۆ لەوێ کاملەن دروستە بەرچاو تەنگ نین و ئەمە خوو تەبیعەتی خاکەکەیەتی و خوو تەبیعەتی مردمەکەیەتی بۆیە خوێندنەوەی ئەوە بۆ باوکت زۆر دروست بووگە یعنی کاملەن عادیە کە ئینسان ئەوە بتوانێت بخوێنێت و
ئەم شەڕە تێداوێنی هەڵەبجە ئەگرێ ئێمە ئاوارە ئەوین جێگەمان نەحیش خوێ ناوێتەوە بەڵام هەر کەسێکی تر بعد بێت ئەم خاکە ئێمە جێگەیەوێتەوە لەم شار ئێمە بەڵێ فەرمون کاک مستەفا ئیدامە بە. بەڵێ من ئەو شەوە لە دیبێتەکەی لەگە جەنابتە ئەو گەشتینە با بڵێن پاوە لەوێ وازمان لێنا دوایی ئەو لەوێ کاکدانا من دیبێتێکم کرد نازانمەگەر جەنابەت بینی بێتت تا ئەوەنەی کە گەڕامەوە و ماشێنێکە بووم ماشێنەکەم هێناوانە جا حەزەکەم ئەم شەو ئەگەین ببێ باسی ئەوە نەکەم کە ماشێنەکەم بردووەیاتی حەزەکەم ئەم شەو باسی ئەوە بکەم کە جەلال تاڵبانی کە لە ئەوروپا گەڕایەوە چکە و کاتێک کە کارەساتی بڵێن جینۆسایەتی هەڵەبجە ڕوویدا ئەو جەنابی نەبوو لە عێراقا ینی لە کوردستانە نەبوو لە دەرەوەی وڵات بوو با من خصوصیتێکی جەلال تاڵبانی کە خۆتان وتان بێژمین مثالە بۆ لێ بم. جەلال تاڵبانی تەک عەبدوڕەحمانە قاسم دووە مذاکراتیانە کردەکە ئێرانە جلسات أول جلال طالباني حضوري أو جلسك عبد الرحمن قاسم دو قرار بكوجن جلال طالباني ناروا جلال طالباني أو جوريك خوتان فرمايشتان كرد لهر جنايتك كقرار اتفاق كويت كبرشاوة حيث وقت خوي نية لمنطقك ولا درو أو دورانديشي بو خوي كردوه بس استاغاد أوروبا أقريتوا بله ئێمە لە ئۆردوگاکان بووین ئەو کاتە دۆستێکمان کە ناوی مامۆستا شاوەیە هەڵبەتە ئەو پێشمەرگە بوو هەر لە ئۆردوگا بە برادرانی یەکێتی و بە تەنانە بە هەموو خەڵکی ئۆردوگاکانی ڕاستپاردوو بوو کە مامجلال لەگەڕێتەوە هەڵبەتە ئافواتی یا یعنی با بڵێن لە مانگی 89 ئافاتێکی یا و خەڵکێکی بێئەنداز گەڕایەوە بۆ کوردستان ئەو دوای ئەو ئافواتە هات ئێتر خەڵک خۆتەزانی لەوێ مەعیشەتی نەبوو ژیانی نەبوو و ئێرانیش ینی کیمیاوەکە چەندی پێکردین و ئەو جینۆسایدە ئەو خەڵکی چەندێک ناسیار بکەم کاک مستەفا ببەخشە هەر ئێژن ئەفواتیدا ئەفواتی چیدا ئەفو عمومیدا بە خەڵکیدا دێ ئەم خەڵکە سەدام حوسێن خۆی بەجێ هێشتگن خۆی ئەرتەشەکەی کێشا گەسە دوواوە خۆی داگێ بەدەسە ئێران و ئەفواتە چیدا یعنی بە کێ دای بە مقارەزە دای بە زەددە خۆی دای بە کێ دای ئەفواتی بە کێ بۆ تەواوی هەچی عراقیەک هەیە کە لە دەرەوەی عراقن ئەتوانن بگەڕێنەوە کەواتە هەڵەبجەیی بێ هەر کەسێک بێت کە ڕای کردووە لە عێراق ئەتوانێت بگەڕێتەوە بۆ عێراق يعني سياسي وفرار ومعارضة وقشتي لبرقرت بەڵێ تەنانە زۆربەی پێشمەرگەکانی ڕەوانەی کەین بوون گەڕانەوە زۆربەی زۆر خەڵکی کە گەڕایان زۆر با پرسیارێکم کاک مستەفا ئەمە دوای قەتنامەی 598 بوو ئاگر بەسەکەی نێوانی ئێران و عێراق بوو بەڵێ کەواتە خصوصا بۆ هەڵەبجە نەدریاگە ببەخشە منم سوالم کرد من بۆ خۆم نەمەزانی کە پێم وابوو اختصاسا بۆ هەڵەبجە دریاگە بۆ هەڵەبجە و تەواوی ئەو کوردانی کە پێشتریش ڕایان کردو ینی خەڵکە بووە لە پێش کیمیایی ڕای کردووە بڵین لە ساڵی 1970 ڕای کرد وەکو بڵین جەماعەتی بزنەوەی ئیسلامی ئەوانە و کۆمەڵی خەڵکی کە من بۆ خۆم ماڵی ئامۆزایەکم لەگەڵ یان نابوون ئەو کاتە هاتن ینی ئەوانش بڵین لە پێش کیمیایی ڕایان کردبوو و خەڵکی کێش ینی ساڵەکانی بڵین پێش لە 1970 و 1985 وانش کە خەڵک ڕای کردبوو وەکو فیلار و وەکو زۆشتیکە هەمووی بەریەوە ئافواتە کەوتن ینی هەمویان ئەیانتوانی بگەڕێنەوە ئێتر منیش خزم و کەسوکارەکانەوانی کە لەوێ بووین ینی هینی یەکمان کەوتمان وتم کاکە کەس بە بۆنی منو دانەنیشێت ئەوەی ئەڕاتەوە خوا حافیزی بێ و ئیشەڵا لەوێ سەلامەتە بێ و بڕۆن و لەوێ ژیان دروستکەنەوە ئێتر ئایا لە هەڵەبجەیە بۆ هەڵەبجەتانە بن ئایا بۆ هەر شوێنێکانە بن لە عێراق ئەگەرن و عێراق و عێراقی نیەوە ینی هیچ کێشەیەک نییە بەڵام وەکو جەناب دەڵێ ئافوات بۆچی ئافاتێک کە ئێمە هیچمان نەکردووە ینی ئافات بۆچی یان لەبەرچی من هیچم نەکردووە من هیچ تاوانێکم نەکردووە دەستم بۆ هیچ شتێک نەبردووە ینی عێراق من لە چی ئافوەکات عێراق من لەوە ئافۆکە کە چیمیایی پیا کردوم عێراق من لەوە ئافۆکە کە ڕاوی ناوم عێراق من لەوە ئافۆکە کە دەربەدەری کردوم عێراق من لەوە ئافۆکە کە باوکم و برا و کەسوکار و شارێکی شەید کردووە لەبەرەوە من قەرارمە لەبەرەوەی خۆشم بڵێن سەربازی هەڵاتوو بووم نەمەتوانی بگەڕێمەوە ینی لەلایەنەکەەوە خۆ خەڵکەکانی کەش زۆربیان سەربازی هەڵاتوو بوون بەڵامیتر کابراوەکو چۆن نەڵێ خۆی خسە ناو ئاگرێکۆ کە خۆشی نێزانی وەشو بڕۆ ینی لە 1990 ئەو خەڵکەی کە گەڕایەوە هیچی نێزانی ئەڕاتەوە بۆ عێراق
لەوێ چی لێت تەنانەت قەنەعەت بکە من کەسوکارم ڕۆشتنەوە یعنی خەبەرمان لیان نەبوو بە هیچ شێوەیەک ئایا ئەمانە ڕۆشنەوە مردن مان زیینون بۆ کوێیان بردن هیچ ئیطلاعاتێکمان لیان نەبوو تەنانەت ئەو سایقانی کە ئەیان بردن کە ئەگەڕانەوە نایەنەتوانی هیچ شتێک بەکەس بگرن یعنی وەگەوەی کابرای خێتە ناو قبرێکەوە و کفنیەکەیت و دایخیت ئیتر نازانی چی لێ لەمە ئەو خەڵکەش کە لە ئۆردوگاکانەوە گەڕانەوە بە هەمان ئەو شێوەیە بوو کاک مستەفا ببەخشە با من سوالە بکەم لە حەدە زانیاری جنابەت ئەگەر بزانی ببەخشە کەلامتە مەشەکەل بڕی بزانە کاک مستەفا من خەریکم ئەوێنم ئێژن ئەم ئەفواتە جەلالە تاڵەبانی ئیستیسنا کرد بگە ئەم قسە ڕاستە بڵێ ڕاستە ئەم ئافواتە با بڵێن کە سەدامیای بۆ ناڵم بۆ هەموو عێراقی بەغێری جەلال تاڵەبانی ینی بەس جەلال تاڵەبانی تیانە بڵێ پس ئەم ئەفواتە فقط بۆ کورد نەبوو بۆ هەموو عێراقی بوو بەڵێوانی تەنانەت جەماعەتی مەجلیسی ئاعلا ژەوانەی کە ڕایان کرد بوو کاتی با من لەوانەش خەڵک گەڕانەوە با من پرسیارە لە جنابە بکەم جنابە ئینسانێکی دنیا دیدەی و ئینسانێکی بە ئەزمون و بە تەجروبەی با ئێمە خۆمان بخێنە جێگەی سەدام حسێنی دەڕندە وانە خۆخۆت ئەزانی سیاست دایک و باوکی نییە هەسی نێسی مەگەر سەدام حسێن هەرەو کەسە نەبوو کە قەراردادی جەزایری لەبەر تەلەڤیزیۆنەکە دڕی وانە بوو واتە قەراردادی کردبوو تەکەشای ئێرانە وانە پەیمانی بەستوو دەی من ئەگەر جەلال تاڵەبانی دوژمنم بێ بۆچی لە ناوی ئەفواتێکە تەواوی عێراق ئەبەخشم جەلالە تاڵەبانی نابەخشم ئەگەر نەمگەرەکە مەرغوبی بکەم گیرم جەلال تاڵەبانی بەهاتایەتەوە گیرم بەهاتایەتەوە گیریمان بەهاتایەتەوە ئەگەر بەهاتایەتەوە دەی خۆ سەدام حسێن نەیهێشت بە چەک و بێن و ئەیهێشت تەبیعەتە نەیهێشت خۆ جەلالە تاڵەبانی شێخێکی گەورەی تەریقەت نەبوو بێژی 20,000 دەرویشی هەست هەی بوو نەخێ ئایا جەلالە تاڵەبانی ڕەهبەرێکی کاریزماتیک بوو وا بە فەرمانی جەلال تاڵەبانی خرۆشی خەڵکی هەڵەسا و خەڵکی مەوجیە خوارد نەخێر باشە جەلالی تاڵەبانی چەک بکریایە و بەهاتایەتەوە وەکو شارۆمەندێکی عادی لە شاری سلێمانیا و کۆیە دانیشتایە بۆ سەدام حسێن چ خەتەرێکی بوو ئەی ئەسڵن سەدام حسێن بەهاتایە جەلالی تاڵەبانی بگرتایە و ئێدامی کردایە کێ قسەی پێوت مەسەڵەن لە ئەومەم المتحیدایان و سەدام درۆزن ئەیانوت پێت وانییە کە وا بێژن خەڵکی خەڵک زاتیەکت بێژێ سەدام درۆزنە لەوێ تقریباً کاگوسە بە سوالەکەم بە بەڵێ و نەجواب بەرە و پاشان فەرمایشەکانە خۆت بکەن ئەی کرد خەڵکی وت سەدام درۆزن سوال ئەمەسە بۆچی ئەفواتی ئەداتە دەرەوە سەدام حسێن اتفاقا ئەمە ڕەبتی بە هەڵەبجە هەیە بۆ ئەم قساکەم تۆ فکر ناکەی ئەمە مەرغوبیەت ئەدا بە سەدام بە جەلال تاڵەبانی بزانە کاکە مستەفا با من مثالێکە بۆ بەم یاڵەتە متحدەیە ئەمریکا ئەوە 42 ساڵە مستەقیمەن ئێژێ دەوڵەتە ئێران دوژمنە ئێمەس جاگوێ بگرە تا بۆت ببژێرم لە کاتێکە ڕژیمی خومەینی کە هەنووز دەسەڵاتی نەگرت بوو سەفارەتە ئەمریکی گرت هەموو کارمەندانی سەفارەتی ئەمریکای گرتە گرەوگان 400 وردەیە ڕۆژ بارمتەی بوون لە کاتێکە دەوڵەتە ئێرانی مشەخەسەن لە مەیدانە سۆبحگاها 283 مەرەنجە ئەمریکایی کوشت بەدەست حیزبوڵای لوبنان لە بۆمگوزاریەکانی زەحرانی عەرەبستان ئێران بوو نایروبی کنیا ئێران بوو هەر بە بەرچاوی خۆت و پارەکە بە بەهانەی خوێنەکەی قاسمە سولەیمانی 27 موشکی لە کرماشانە و نیا بە پادەگانەکانی ئەمریکا لە عێراق یاڵەتە متحدەیە ئەمریکا افتخاری دوژمنی بە هەموو کەسێ نادات بزانە یاڵەتە متحدەیە ئەمریکا افتخاری دوژمنی بە چین نادا سین نەیدا بۆ چون سین باوک ساحێوی دەرتێری ئەوەی من بە دەوڵەتە ئێرانی یەکەم باوە دەواری دۆمی نەکردگە نە حیزبی دموکرات بە فیشەکەکانی کریگەسی نە کۆمەڵە کریگەسی بۆ دەوڵەتی ئێرانی
نایژێ من معارزەم، من ناکاتە معارزە. زانی بۆ وەختێ تۆ بکرێتە معارزە مەرغوبیەت پێیاکەی، مەرغوب ئەبی، ڕسمیەتی معارزەت پێدەن، ڕسمیەتی معارزەت پێدەن. ئەوەی کە سەدام حوسێن تەمامی عێراق ئەفواتەکە و جەلالە تاڵەبانی ئەفوات ناکە، مەرغوبیەتی پێدا. پرسیارێکە لە یەک پرسیار: ئایا ڕاست بوو کە سەدام حوسێن وەختی گیرا بوو نامەی نووسا بۆ جەلال تاڵەبانی؟ ئایا ڕاست بوو بەرزان تەکلیتی نامەی نووسا بۆ جەلال تاڵەبانی؟ دەنگۆیەکە بوو. بەڵێ نامەکەی بەرزان تەکریتی من خوێندەوە، هینەکەی سەدامم نەخوێنگەسەوە. تەوەجۆ بکە کاک مستەفا، ئەمە ڕەبتی هەز بە هەڵەبجە اتفاقاً خەریکە لەگرات دەرەکەوێت ئەو کەسەی کە ئێشێ ئەنگوسی ئیتتهامی بخرێتە سەر سەدام حوسێن خەریکە پاکیەکاتەوە. بەشەکە بڕم جەلال تاڵەبانیش حەقی ئەوەی بۆ سەدام کردەوە، بەڵام بەعکسی سەدامەوە ئەو ئیمزای بۆ سەدام حوسێن نەکرد کە ئیعدام بکرێت. یعنی لەوەشە خۆی وەکو ڕێویەک دەرباز کردلەوە. بۆچی؟ لەبەرەوەی کە دوژمنایەتیەک بەجێ نەیەڵێ بۆ بنەماڵەکەی، نەک بۆ میلەتی کورد، بۆ بنەماڵەکەی خۆی دوژمنایەتیەک لە بینی عەرەب و کەس و کارەکەی خۆیان بەجێ نەیەڵێت لە دوای خۆی کە هەچێکی لێدێت. یعنی نەک بۆ میلەتی کورد، چونکە تا میلەتی کورد هەمومان ئەزانین کە لە عێراقا ڕۆژانە باجەکەی لەلایەن عەرەبەوە، ئەوە تا کەرکووکیان داگیر کردەوە، تا زۆر شتیان کرد، بەڵام بۆ ئەوەی کەسوکاری خۆیان پارێزراو بێ لەلایەن عەرەبەوە، لە دەرەوەی وڵات بێ، لە ناوەی وڵات بێ، لە هەر شوێنێک بێ. جەلال تاڵەبانی ئەوەی بۆ خۆی مخەسیر کرد لەلایەن بنەماڵەکەی سەدامەوە. کاک مستەفا، من مەمنونم لە خوێندنەوەت. من نوکتەیەکی مهم ئشارە کرد کە ئێمە ئیشی بیفەهمین. بزانە ئێمە نابێ هەموو شتێ بە سادەگی قبوڵکەین. من و جەنابی دیسە بەڕەسیمان کرد هاتنەوەی جەلال تاڵەبانی گیرەم بێتۆ بە نەفع سەدام حوسێن بوو. سەدام حوسێن یا زۆر ئەحمەقە، یا زۆر جاهیلە، یا زۆر نەفاهمە، یا چ پێویستەکە من وەختی ئەفواتم بە هەموو کەسێک داوە. ئەزانی وەبیری چیەکەوم و لە کرماشانە دوکان هەبوو، سێ برابوون لە باوکیان بەجێما بوو، مەسەڵەن کاک کامەران و کاک مستەفا و کاکە سۆران. باشە ئێوە ئەڕۆشتە سەری دوکانەکەی باوکتان، ئەتان نووسا دوکانی براکانی حەمەنووری بێجگە لە کامران، چۆن ڕقتان بوو لە کاک کامران. تێگەشتی؟ ئەمە ڕقێکی زۆر مناڵانەیە. تۆجۆکەی ئیلا ئەوەی کە ئێمە قبولکەین کە ڕژیمی بەعس ئەحمەق نییە، نەفەهم نییە، نادان نییە. ئەمەی کە جەلال تاڵەبانی بەلایەک و هەموو عێراق بەلایەک و ئەمە وەزن ئەدا بە جەلال تاڵەبانی، ئەمە جەلال تاڵەبانی قورس ئەکاتەوە. دروستە؟ بەڵێ مەمنون کاک مستەفا، بەردەوام بن. ترەوە بوو کە مامۆستاشاوە هات وتی کاکە مام جەلال لەگەڕێتەوە و پێویستەکە کە بەڕاستی خەڵکی هەڵەبجە بچن بۆ لای و قسەی لەگەڵا بکەن و هەرچیەکتان هەیە بیڵێن لەوێ. کێ وتی کاکە مستەفا؟ مامۆستاشاوە پێشمەگەیەکی یەکێتی بوو کە ئەو کاتە لەوێ مەسئول بوو. ئیتر لە ئۆردوگا تەقریبەن چەند کەسێکە بوون کە ئەو کارانەیان ڕێگە خست. نزیکی لە ئۆردوگای ئێمە توان بڵێم 70 یا زیاتر، لە ئۆردوگای جوانڕۆ، لە ئۆردوگای کامێران، لە ئۆردوگای هەرسینەوە کاتێشتێکێن مابوو، لە کەنگاوەر هەر مابوون. مامۆستاشاوە خۆی لە کەنگاوەر بوو. نزیکی حوالی 200 کەس زیاتر یانی لە هەموو ئۆردوگاکان چوین بۆ لای جەنابی و ئەوان مەعیدیان بۆ ئێمە دانابوو بڵێن ساعات 2 پاش نیوەڕۆ یا 12 نیوەڕۆ کە بڕۆین. ئێمە لە مەعیدەکەی خۆمانە ڕۆشتین، بەڵام بەڕێزیان 2 ساعات و نیو دوای مەعیدەکە هات لە کرماشان. لە کرماشان بەڵێ ئێوەیان کۆ کردەوە لە هەر ئوردوگایەکە 100 نەفەریان برد بۆ دیدارە جەلال تاڵەبانی. بە چه عنوانی؟ ڕەهبەرتانە، ڕەهبەری ئینقلابە، قەرەبووتانەکە، ڕێیس جومهورە، نانتان پێدا، ئاوتان پێدا. بەهەر سوورەت ئەمانە هەموو بەحس بکە جەنابە دەفەرمووی 2 ساعات و نیم ئێمە ئینتزارمان کرد ئەم ئاغا نەهات. بەڵێ 2 ساعات و نیم زیاتریش لە 2 ساعات و نیو کە ئەوان درەنگێک هاتن، یعنی لەو مەعیدی خۆیان نەهاتن. بەرحاڵ کاتێک کە هات یعنی نزیکی بۆ 4 ساعت قسەی بۆ ئەم خەڵکە کرد لە ناو ژوورێکی بڵین گەورە ناو قاعەکە و ڕێگەی نەدا کەسمان قسە بکەین، یعنی هیچ کەسێک. بە تەنیا ئێمە مەسەلەن من ئەو کات بەڕێزێکمان کاک حاجی ئەلکەریمی معرف
منی ڕاگەیانوتی تۆک و عیلێکی شەهید ئەتوانین شتێک بنووسی لەوێ بێتە دەستیان چەند کەسێکی کەش بە هەمان شێوە مامۆسایەکی بەڕێزمان لەگەڵا بوو مامۆسا فەیرۆز بۆ تایڕی خەیڕم کە ئەو پیاوە خۆی پیاوێکی چەپ بوو ینی لە ڕێکخراوێکی چەپ بوو ئێمە بە زۆر بردمان ینی بەڕاستی وەکو خەڵکی هەڵەبجە بە زۆر بردمان چکە ئەو ناهات حەزی بە و هاتنە نەبوو بەڵام ئێمە وتمان مامۆساجان بۆ هەڵەبجەیە ینی ئەبێ بێت وتی مەگەر لەبەرەوە ژنا من پێم خۆش نییە بێم چونکە ئەو دانیشتنەوە ئەو شوێنە جێگەی منی تیا ناوێتەوە بەهەر حاڵ بردمان ئەو خۆی مامۆسای تاریخ و جوگرافی بوو ینی پیاوێکی زیرەک بوو پیاوێکی زۆر ئەبقەری بوو مامۆسا بوو ینی تر کە کەسێک مامۆسایە بێ و دەست بە جیلێک بڵێ گاڵتەی پێ ناکرێت بەرحاڵ بردمان لەگە خۆمانە لەوێ ویستی ئیزافەیەک بۆ قسەی مامجلال بکات لە کاتی ئەسنای قسەکانی ئەوە جەنابی قسەکانی پێ بڕی وتی کاکە بێدەنگ بە ینی بە ئوسلوبێکی چۆنەڵی بەڕاستیەوە ئوسلوبی سەرکردنیە ئەوە ئوسلوبی کابرایەکی چۆنەڵی پول عشایر کە لە ناو مەجلیسێکە دانیشەوە قسە بە خەڵک ببڕێت تی کاکە بێدەنگ بە من لە قسەما قسە بکرێت من قسەکانی خۆم لە بیرەچێتەوە ئێتر ئەویش بێدەنگ بوو ینی لە پاڵ منە دانیشت بوو بێدەنگ بوو دوای ئەوەی کە هەموو قسەکانی تەواو کرد کە لە شام لە شیرە قسەکانی بێژە کاک مستەفا ئەوانەی دەگیرت ماگە بێژی خۆی قسەکانی بێژە چۆن قسەکانی مهم من بۆ ئێمە بڵێ قسەکانی وتی ویستم بیکەم قسەکانی وتی من تێناگەم بۆ خەڵکی هەڵەبجە بە ئافواتێک هەمویان گەڕاونەتەوە یا پێش ئافواتیش پس ئیستا جنابت وەختی بەحسی ئەفواتەکەت کرد گەرەکتە بیری تێسەر جەلال تاڵبانی کە ئەم قسەیە کرد یعنی جەلال تاڵبانی تا 8 مانگ ئێوەی نەدیگە کە ئێوە لێتان قۆمیاگە ئاوارە ئێوەی چاو پێ نەکەوت حتا دەنگۆی ئەفواتەکە کەوتەڕێ وانە دەنگۆی ئەفواتەکە کە دەسی پێکرد ئەو بەم بیانوە چاوی بە ئێوە کەوت جنابت ویستت ئەمە بێژی دروستە کاک مستەفا ببەخشن ئەمە مشخص و ڕوون نەبوو دەبێ خەڵک بزانن ئێستا جەلالە تاڵبانی دوای ئەو ئەفواتە کولیەی کە سەدام حوسێن بۆ تەمامی خەڵکی عێراقی ئەدا و معارزە و ئەوەی تۆریاگە و ئەوەی لە دەرەوەی بێتەوە بە ئیستیسنای جەلال تاڵبانی جەلال تاڵبانی ئێوە کۆ ئەکات و ئێوە کێن ئێوە هەرە و مردمەنە وا بەدەستە ئەو بەرەی کوردستانی گیریان تا ئێران و عێراق لێتان بکوژێ نەمایشتان بدات و ببێ بە هەوێنی ئاگربەسەکە ئیستا کاک جەلال هاتکە هیچ تەوزیحاتتان بۆ نادا هیچ نایەژێ بۆ وەها ئەتفاقێ کەوت و ئەوان چیان کرد هیچ ناپاڕێتەوە کە کەس پەلاماری نەدا جەلال تاڵبانی قەپیش ئەگرێت دروستە بەڵێ فەرمووە زمانە من نەگیسال لەم دیبەتە لەگە جنا پێڵێم لە تەلەڤیزیۆنی مێتیڤی 2004 ئەگەر 2005 بێت کە ئەو کاتە جەنابیان مابوون ینی من بە بێترسانە لە تەلەڤیزیۆنی مێتیڤی و ڕۆژ تیڤی بوو باسم کرد کە ئەو کاتە ئەو تازە وازان بوو بە ڕێی جمهور یان نەش بوو نازانم لە 2005 بووە ڕێی جمهور یا لە 2004 بووە ڕێی جمهور بەرحاڵ ئەوە مۆزوعێکی کەیە بەڵام مەبەستمەوەیە کە من ئەو کاتە ژووتومە لە تەلەڤیزیۆنێکا و بە بەرچاوی کەناڵێکی ئاسمانیەوە بەڕێزیان وتی ئێمە حەزمان نەکردووە کە ئەم خەڵکە بگەڕێتەوە کوردستانەوە نە ئازیزە کوردستانەوە نەخۆشەویستە ئێمە ئەگەر 10 هەڵەبجە 10 شاریتری وەکو هەڵەبجە بێنینە ئۆردوگاکانی ئێران و ئۆردوگاکانی وڵاتەکانی کە و ئاوارەیان بکەین لە پێناوی کوردستانە هێشتێکن هیچمان نەکردووە چونکە ئێمە ساڵەهای ساڵ لە شۆڕشی شێمەحمووەوە لە پێش شێمەحمووەوە و شۆڕشی بەرزانی نەمانتوانیوە کورد بە جیهان بناسیین ئەمە مهمە ئەمە لەبیر نەکەی با من تۆزیحی لەسەر فەرمایشاتە جنابت بە بزانن خەڵکی کوردەوار ئەمەی کە کاکە ئێژێتی با من لەختەهایەک لە مێژوو بۆ ئێوە باس بکەم تا بفهمن قسە چۆن معنای هەست ئەگەر ئێمە کەی لە وەتەن بواینا ئەگەر هێزێکی دەرەکی کە پەلامارە سەرزەمینە ئێمەی داگە ئێمە دەست بۆینە ئەسلحە پەنجەرە بە پەنجەری ماڵەکانمان شەڕی تەکا بکەین ئەوە شەرەفە بۆ ئێمە نەک سەری پێدا ناخی مردمەکەیشمان ئاوارە بن بەو شاخ و داخانە مردمەکەمان ئاوارە بن بەرەو وڵاتەکانی تر بڕوا مادام ئەوەی پیاگمانە دەست ئەواتە ئەسلحە و شەڕی پەنجەرە بە پەنجەرەیش ئەکات و ئەگەری شارەکەمان لەدەست بێت ئەشکین یعنی 100,000مان لێ ئەکوژرێ وەکو شەڕەکەی گرۆزنیا وا چەچنیەکان کردیان لەگەڵ ئەرتەشی ڕووسیە گەورەترین ئەرتەشە جەهان ئەرتەشە
اتحاد جەماهیرە سۆڤیەتی کە بەجێ مابوو بۆ ڕۆسیە وەلێ جەلالە تاڵەبانی بەرەیە کوردستانی ئەوانەی کە خۆتان بە ئەنوای حیزب نیشانەدەن لەکوێ ئێوە ئەوەنە پیاگ بووگن شارێکتان گرکە و وێسیاگەنتیا تا ئاخرین نەفەر کاک مستەفا ئەمە بگرم ئەوانەی کۆمەڵە و دموکرات وەختی سنایان گرت ئێژن 24 ڕۆژ مقاومەمان کردگە دەناوە شارە سنا باشگای ئەفسەرانێک بوو بە خومپارە گشتیان یەدا بەرەو زاتیان نەبوو بیگرن لەو دووە پاساویان هاورد وتیان وەڵا لە شارە سنە چوونە دەرەوە خەڵک نەکوژێ یەکێنەوە سوعالیان لێ بکە ئەی تەپۆڵکەکان و شاخەکانتان بۆ بەجێهێشت ئەی خۆ لە شاخەکانە بەرد نەئەکوژیە ئەکوژیە دادبەڕوو نەئەکوژیە ئەکوژیە ئەوێتانە بۆ جێهێشت و قوچاندان و دەرچوون سەرکە ئەمانە کۆمەڵێ بە کرێگیراوی دائیمەن دەرچووگن وا گەرەکیانە ئەزمموی گەلەکانی تر کورە تو چه حدێکت هەست بووی تۆ ژنرال کۆرتۆزۆفی ڕووس تۆ چه حدێکت دەتبوویتەوە مارشال ڕۆمێل تۆ چه حدێکت هەست آخر کاورای کاول خۆت مقایسەکەیتەکە جەهانە لەکوێ بوون گەڵدەڵپنەکانی بەرەی کوردستانی لەکوێ بوون ئەو وەختە جەلالی تاڵەبانی قسەی بۆ دەکرد چەکیاندانیا بوو لە ئۆردوگاکانە خەریکی خواردنی فالودە و بەستەنی بوون لەکوێ بوون کاک مستەفا وەختی جەلالی تاڵەبانی ئەم فەرمایشاتە و ئیفازاتەیە کرد بۆ ئێوە تەنانەت حیمایی خۆشی نەبوویانی حیمایەکانی هەمویان پازار بوون پێشمەرگە حیمایی نەبوو پس هێزیشی لە هەڵەبجە نەبوو بەرەو سلێمانی و کفری و کەلاریش ناچوو ئەی ئەم کەلەقەنەی چۆن شکاند کورد بزانە بای من یەک کاکە مستەفا شەڕە قارەمانانەی ستالینگراد دنیا زانی مقاومەتە لەنینگراد دنیا زانی جەلالە تاڵەبانی ئێوەمانان بۆ هاتن فاجعە بۆ کورد بکەنە شتە قەشەنگێک مەسەڵەن ئێمەی کوردستە فێروگین حەچێکی ترمانیە نە قارەمانیمان هەست نەشان و شەوکەتمان هەست نە قاتڵینە باوکو و دایکەکانە خۆمانمان کوشتگە نە هەڵوێستمان گرتکە لە بەرامبەریانە ئەزانی ئفتخارمان بوو گەسوچی من 2 شەهیدم هەست تەوەجۆکەی ئەمە ئیتر فرە ئفتخارە من 2 شەهیدم هەست مەسەڵەن من کرماشانی کابرای ژێتەوە بوو دنیا سەبارەت بە هەڵەبجە قسە بکەی بوو هەر ئێمە کیمیاویمان دێدراوە ئێستا من خەفەتە خۆم بۆچی کیمیاوی لە من نەدراوە زۆر مهمە کە کیمیاوی لەو کاکە دراوە تەوەجۆکەی بۆچی ئێمەی کورد ئێشەی هەر بە ڕەزاڵەت و فاجعە و کوشتن و قوربانی و سەخافەت بناسرێن بە دنیا بۆ ئێشێ ئێمە ژنێکی تعەدا لێکراوی وەکو نادیا مرادمان بڕوان نۆبێل بگرێ بۆ ئێشێ ئێمە بڕەوینەوە دوو یەک دەرکەوین بۆ ئێشێ ئێمە بە شیمیاباران و جینوسایت دەرکەوین ئەی بۆ بە شەڕە قارەمانانەی تۆ لە کوچە کۆڵانەکانە بغادەر نەکەوین جەلالە تاڵەبانی بۆ تۆ ئەو پیاگە نەبووی بۆ حازری لەگی ئەوە لە کوردەواری خۆمانە پێی ئێشن کاورا لەسەر ئاوی حەمام دۆست ئەگرێ کاورا گەرە کەسی لەسەر ئاوە حەمام دۆست بگرێ ئێمە بۆ هەر بە سەخافەت و بە تێ هەڵدریاگی و بە کوژیاگی و بە قات و قڕبوون و بە ئاوارە بوون ئێشێ دەرکەوین لە بەرچاوی دنیا بۆ بە قارەمانی دەرناکەوین هیچ وەخت بەڵێ فەرموو نقطەیەکی مهمت ئشارە کرد بۆیە من مەشایە تەوزیح بدایە اینجا وتی کاکە کوردستانەوە نە ئازیزە ئەگەر دەیان شار و هەموو شارەکانی کوردستان لە پێناوی کوردستانە ئێمە هەمووی بکوژین و هەمووی لەناوبەرین و کەسمان نەمێنێ هێشتەچیان پاداشی ڕۆژێکی کوردستان ناین ئەی ئافرین باری کەڵاکات جەلالی تاڵەبانی ببەخشە کاک مستەفا کووە تەواوی پێشمەرگەکانی یەکێتیت لە سلێمانیا دانیا کە گەرەک بوو فەتحی سلێمانی بکەیت داڵنیا خۆتە دانیا ئەو قارەمانە بووی لەبەرەی شەڕاویت خۆت و کەس و کارت و پێشمەرگەکانە دەخۆی سە جنایەتکارەکانە تو تەپیانداگەسە سەرمەدەم جەلال تاڵەبانی تۆ چۆن ڕووت هاتە قسانە بۆ خەڵکی هەڵەبجە بکەی چۆن ڕووت هات لە هەمووی خۆشتر قسەکەشت پێ بڕموتی ئێمە پێمان سێدە کە خەڵک گەڕاوەتەوە ئێمە تەنانەت ئەو سێبەرەی کە لە ئۆردوگاکان بەسەری ئێمە ئەو سێبەرانشمان بۆ کڕیون پارەی ئەو سێبەرانەمان ناوە بە دەوڵەتی ئێران بە پارەی کێ کڕیوێتی بە پارەی سەدام حسێن خۆی ئیشی پیتزای کردووە دلیڤری کردووە کەسابەتی کردووە بە پارەی کێ یعنی لە گیرفانی خودی دەوڵەتی ئێران دەری هاورگە کردی سێناوی گیرفانی دەوڵەتی ئێران
ئاخر کاکە ئێشە مشخص بوێ میراتی باوکی بەجێ ماگە لە تەکیەکەی باوکیەوە بووی بەجێ ماگە چ کارەس ئەم پولێ لەکوێ هاوردگە کە سێبەری ئەو ئوردوگایشێ بۆ ئێوە سندگە ئەم منەتە بوو ئەکاتەمە لە ئێوە داواتان کرد سەنەد و قەواڵەکەی کووە باشە و ئوردوگا کە کڕیاگە ئێوە داواتان نەکرد دێودو ئەڕۆن و بەشەکەی خۆتان بفرۆشن بە ئێرانیەکان منی سەوتم ئێرانی نەتان فرۆش پێیان بزانە کاکە عیبە داوەشینە کەسێ بەخۆی بێژە ڕەهبەرە حیزبێک مردمێکی داوێت و کوشت بێت ئەم قسانە بۆ مردمێ بکات و یەکێ هەڵ نەسێ چواردانە تاکە لە عەلی قەشەنگی تێبگرێ حیف ئەوە لە هەر کوێیەکی دنیام قسانی بکردایە شڕیانەکرد لە ناوە ئەوە ئەگەر لە ئەوروپا بووە تەمان لە ئێرانە تۆ ناتوانانی لەبەرەوەی هەچیە گەڵی ینی لەیانە مەناعاتیان نەبوو ئەو دوو سۆپیاوە هەر هەمووی بکەنە وەکو هەڵبژەی لێ بکەن ینی هیچ بۆ ئەوان گرفت نەبوو چونکە ئەوە شانەخسە حسابەکەی هەڵبجە بەڵام ئەگەرەوە بەهاتایە لە ئەوروپا و قسەی بکردایە نەک ئەچوون بەناو قورجیا ئەچوون بەناو هەردوو چاویە تێگەی بەناو هەردوو چاویە ئەڕۆشتم بەڵام لە کرماشانە تۆ چیەکەی ینی هیچی پێ من منزورم من منزورم جەناب تو ئەو وەختە نیە جەنابەت ئێستاش خەڵکی هەڵەبجە نازانێت چی لێ قۆماوە طبعا بەڵام من مەبستمەوەیە ینی ئەبوایە خەڵکی هەڵەبجەی ئێمە لێرەوە ئەڵێم بە هەموو یەکێتی نیشتمانی کوردستان بە هەموو پارتی دیموکراتی کوردستان بە هەموو بەرەی کوردستانی ئەبوایە لە دوای هەڵەبجە هەموو چەکەکان چۆن لە 74 فڕێیاننا هەمویان چەکیان فڕێبایە و تف و نەعەلەتیان لە هەموو سیاسەتێکی کوردی بکردایە بەڵام بەداخەوە لە دوای کارەسا لە دوای جینۆسایەتی هەڵەبجە و لە دوای ئەو هەشتا ئینجاکە یەکێتی ئەڕاتەوە لە هەڵەبجە شەڕ بە ئیسلامی ئەفرۆشێ ئیسلامی شەڕ بە یەکێتی ئەفرۆشێ لە یەکتری ئەکوژن کوڕی یەکتری ئەکوژن مەسەڵەن من بۆ نمونە پوزایەکی خۆم لە هەڵەبجە ئیسلامیەکان پارچەیان کردووە بە تەور و بردویان لە بەردەمی ماڵی باوچەدایانەوە تەنها لە بەرەوەی پێشمەرگەی یەکێتی بوو و ئەمانش بە هەمان شێوە جەبار فەرمان ئەچێتە مزگەوتێکەوە و مزگەوتێک ئەسووتێنێ و گڕی تێبەرە لە بەرەوەی کۆمەڵێک چەکداری یا بڵێن ئیسلامی تایە کاک موستەفا ئەم داستانە ئەم هەویرە ئاوەفرە هەڵەگرێ زانی بۆ من لەسەر ڕاپەڕین 91 حتمما دادگادانێم حتمما سابت یەکەم کە کارە ئەمان نەوگە و حتمما سابت یەکەم چۆن شەڕێ بۆ شەڕە نێوانە خۆیان هەڵەگیرسێنن سابت یەکەم هەر وەکو ئەم دادگانی هەڵەبجە پێتانی سابتەکەم ئەوە هەمووی نەمایشە لەم وەسەتە پورزای تۆ ئەکوژێ و ئەوان چڕبتێکی هەست لەم وەسەتە یەکێتی ماوە بزوتنەوە ماوە پارتی ماوە دروسە هیچمانۆ بوونۆ دەسەڵات هیچمانۆ بوونۆ دەسەڵات ئەم خەڵکە کاکەگیان ئەم خەڵکە خۆی بزانە کۆمەڵە و دیموکرات 1000 نەفەریان لە یەکتری بە تەور کوشتگە کۆمەڵە و دیموکرات هەر ئەو وەختە لە یەکتری ئەکوژن قاسملو و سەلاحی موحتەدی لە سوئدا خەریکن بە یەکۆ پیارسا کە نوشتەسێن هەر ئەو وەختە وا لە یەکتری خەریکن ئەکوژن تەوەجۆکەی کاکەگیان تۆ ئێشە ئۆرگانیزیشن سازمان دەوڵات وەکو ئۆرگانیزیشن تماشای بکەی نەوەکو تاکەکان نەوەکو ڕیسۆرسەکانی نەوەکو مەنابع خەرجەکری بۆ نیات کاکە تۆ ئەڕۆی کارەکەی پول دەرتێدی پول منبعی ماڵی جنابتە ئۆکەی خەرجی ئەەکەی دێوانی پێسێنی پەرداخی پێسێنی چای پێسێنی گۆشتی پێسێنی جلو بەرگی پێسێنی وانە کاکیگەن تۆ حیزبێ دروستەکەی ئەم حیزبە دەبێت ناو پێیاکە بمێنێتەوە گەورە بێت هەنێ سیاست جێبەجێ بکە ئۆکەی تۆ لە خەڵک خەرجەکەی لە ئابڕووی لە ئەتەباری لە گیرفانی لە گیانی خەرجیەکەی هەتا خۆتی پێ گەورەکەی تۆ ئەمە تاکتیکە ئەمە پلانە قەپی پیا بکەن بیگرن ناڕۆینە سەر ئەوە بەڵام ئیدامە بدەن ئێوەوانە ناوی سوخەنڕانیەکەی جەلالە تاڵەبانیە 4 ساعەتە قسەدان بۆکە اینجا باسیەوەی کەوتی ئێمە ئەگەر پێتان خۆش نەبێت ئەگەڕێنەوە بە بێعاتواتی ژەگەڕێنەوە ژێر دەسەڵاتی ڕژێم و هەرچێکمان لێکە با لێمان بکە و ئیتر نە سیاسەتەکەین و نە شۆڕشەکەین و نەخەباتەکەین و نە هیچ شتێکەکەین ئەچینەوە ژێر دەسەڵاتی حکومەت و هەمومان تەسلیمە بینەوە هەمومان ڕۆینەوە هەمومان ڕێنەوە جەلال تاڵەبانی وتی
بەڵێ تقریبا 200 و شتێک ینی خەڵکی لێ توانم نیوەی ناوی ئەو خەڵکانەی کە لەوێن هەندێکیان وەفاتیان کردووە و بەس هەندێکیان ماون وەکو زیندوو بەڵام وەکو پێم وتن کوردستان ئەوە نە ئازیزە ئەوە نەخۆشەویستە دەیان شاریتری وەکو هەڵەبجە بینە ئۆردوگاکان و دەیان هەڵەبجێتر دروست بکەین ئێمە یەشتێکێن پاداشی کوردستان نایێن هەڵەبجە ئێمەی بە دنیا ناسان هەڵەبجە ئێمەی بە هەموو کیشۆری دنیا ناساند لەبەرەوە تاوانە کە خەڵکی هەڵەبجە بە تەنها ئافاتێ گەڕاونەتەوە بۆ ژە دەسەڵاتی ڕژێ با من یەک سوالکەم چۆن ئێمەی ناساند یعنی خەڵک نێزانی لەم دنیا کە کوردیش مەوجودە بەحسابی ئەو کەس چۆن یعنی چۆن ناساندمانی تماشاکە وەختی کاورا هەروە باز ئەدا و ئەڕوا بەڵێ ناساندی دەوڵەتە ئێرانی ناساندی بۆ خاتری ئەوەی ئەم ئاگر بەسە بکرێت تەوەجۆکەی وەجەنابەت ئەوێنی ئەم ئاغا هەر خەریک هیچ قەرزار نییە تەڵەبکاریشە داوای شتێکیشتان لێکە تەوەجۆ فەرمووی ئەو وەختە وتی ئەگەر ئێوە ڕازی نیەن ئێمە با بڕۆینەوە خەڵکەکە هەڵسا بێژێت تەبریک و لە بیک و چەپڵی بۆ لێ باو نەخێر مامەگیان و بە قوربانە بم و شۆڕشکە یا خەڵکەکە هەروە سکوتی کردو وڵا خەڵکەکە وتیان نەوەڵە ئێمە بەوە ڕازی نین بگەڕێنەوە ژێر دەسەڵاتی ڕژێم و بەردەوامە بین لەسەر ڕێ و ڕێباز و هەموو شتێکی خۆمان بەڵام بەداخەوە من لە هەموو ئێستا من ئێستا بە نوکتەی خەریکم پێوەم کاکە موسەفا ئێوە یا هەواداری یەکێتی بووگن یا ئەندامی یەکێتی بووگن هاتکن دروستە خەڵکی عادی نەبووگن بووگن ناڵم عادیشی تیا بوو هەواداریشی تیا بوو ینی بڵێن لە هەموو تەنها خەڵکی ئیسلامیشی تیا بوو لەوانەیە پارتیشی تیا بوو بێت لەو خەڵکانی کە ڕۆشتین ینی بەڵێ من بۆ خۆم دوای ئەوەی کە هاتمە دەرەوە تا ئەو دقەیە خۆم بە کۆمەڵە زانیوە و هەمیشەش لە خزمەتکردنی پێشمەرگەی کۆمەڵا بووم بەڵام هەرگیز خۆم بە جەلالی نەزانی و هەرگیسە و هەرگیسیش ینی بۆ یەک ساعت لە ژیان مەجەلا تاڵەبانیم خۆش نەویستو بۆ یەک ساعت چونکە لە ساڵی 66 لە سەردەمی جاشایەتەکەیانە لە ناوبازاری هەڵەبجە ئێوارەیەک باوکمەگرن کە لەبەرەوەی باوکم برایەکی پێشمەرگەی پارتی بوو و بە حساب بنەماڵی ئێمە پارتی بوون جگەرەیەکی دیمۆری ئەو کاتیان لە پژمنی باوکمان کوژانەوەتەوە جاشەکانی جەلالی ئەو سەردەمە تێگەی لەبەر من پێ دەڵێم هەرگیز وەکو ئەوەی کە مشارەکەم لەگەڵ برادرانی یەکێتیا کردووە ینی یارمەتی ماون بەوەی کە وەکو ئیمکانم بووە پێشمەرگایەتیم نەکردووە سپاس بۆخوا بەڵام بەقەدەر دە پێشمەرگە من بە گیانی خۆم خزمەتی پێشمەرگەم کردووە لە هەموو سات و کاتێکە ژیانی من لە خەتەرا بووە کە چوومەتە بەرەکانیش لای بڵێن کە پێشمەرگەی لێ بووە لەو ناوچە ئازادکراوانەی کە ئەوانی لێبوون جۆم ناوەتە هیچ شتێک بەڵام وەکو خزمەت بەڵام وەکو ئەوەی بڵێ جەلالی بووم هەرگیز جەلالی نەبووم و هەرگیزی جەلالی نیم هەرگیزی جەلالیم خۆش نەویستووە لەو ساتەی کە باوکم ئەو شتەی بۆ من باس کردووە و بۆ ئێمە جێڕاوەتەوە ئەوە ینی مطلقاً بەڵام خەڵکمان لەگەڵا بووە لەو دانیشتنا بڵێن جەلالی بووە مەسەلەن پیاوێکی لێ بوو کە ئێمە ڕۆشتین طبعاً مام جەلال ئێمە دانیشتین ئەو هات تۆ وەرە من بێم بۆ ماڵەکەی تۆ ئێمە بچینە ژوورەوە بەڵام دوایی تۆ بێی بۆ لەبەرەوەی ئێمە لەبەر ئەو هەڵسین ئەو بەتەنیان لەبێت لەوێ و لەگەڵ خۆی و حیمایەکانیان لەبەر ئێمە هەڵسێت تێگەی ئێمە ڕۆشتین مسافەیەک دانیشتین اینجا ئەو هات کە هات پیاوێکمان لەگەڵا بوو ئەبابەی لێی بوو وابزانم من ناوەکەی نایەتەوە یادم بەڕاستی بەڵام کاکە مستەفا ببەخشە من لەگرا ئەبێ یەک تەوزیح بدەم بزانە کاک مستەفا تۆ شانۆ دیوە لە کوردستانە تەوەجۆت کردووە وەختی شانۆ دروست ئەکەن بۆ ئێمەی کورد هەموو شتێک ئەخەنە بەرچاومان کە تێبگەین لەبەرەوەی ئێمە زۆر سادە خۆرین شانۆ بیپێچێنن حەڵیمان ناوێ مەسەڵەن دیوتە کاورا لەبەری خۆی قسەکاو مەسەڵەن ئەو ئێمە ئێشێ تێبگەین لە شانۆکە بەڵام نە ئەو ئێشێ لەبەری خۆی قسە بکە مەسەڵەن بێژێ ئەو ئیسە ئەگەرم پیاوە بزانێ من چی ئیشێکەکەم و چی ناکەم و لەبەری خۆی شو قسەکە قسەکانیشی وە بەرزەکە بزانە مەردەمی ئێمە فرە سادە خۆرکریاگە ئیستا من فەرمایشی جەنابە کردم منیشە تەوزیح هێبم
کاک مستەفا لە سەداقەتی خۆی بووە قسەیە کرد ئەنا ئێستا عاملانە یەکێتی ئێژن ئەم کابرا چۆن ڕقیەتی دە جەلالە تاڵەبانی خەریکم قسانە ئەکا ئەوانەی لەو جەلەسە بووگن و جەلالە تاڵەبانی قسەی کردگە و ئێژن قسەکانە کاک مستەفا هیچی ڕاست نەبووگە ئەتوانن بێن داوای وەێ بووگن لەو جەلەسە داوای کامرا بکەم کامەرایان پێ بدەم کاک مستەفا نەبووایە ئەم فەرمایشەی بکردایە ئەمە شتێکی خصوصی و ڕازی خصوصی بینی خۆیان بوو بەڵام کاک مستەفا یەک شتی تریشی دەرخست لەم سەرزەمینە ئێمە بە عشق و عاشقی پێشمەرگایەتی کردیاگە بڕێکی فرەی کاک مستەفای من خۆشم لێ نەهات خۆشم لەمێکی هات هەروەکو چۆن خەڵکی دا ئێمەیان و سەدام حوسێن خوشتی بە سنیە پێ قەشەنگێکە تەوەجۆکەن ئەمە ئەویشێ بۆ ئێمە دەرخست وەێ فەرمو کاک مستەفا قسەکانی جەنابەت هەر کەسێک ئەگەر پێی وایە کە خەریکی لەم بەشەیانە خەریکی باسی قسەکانی جەلال تاڵەبانیەکەی شتێکە لێکەم کردگەسۆ شتێکە پێ ئیزافە کردگە و ناڕاستن ئەتوانێت بێت و ئەو بێژێ ڕاستەکەی چیە تا من پرسیاری لێ بکەم وەلەی دەرخڵ من مطمئنم پێم خۆشە هەر کەسێک لەگەڵ ئێمە بووە من پێتەڵم یاین ناوی کۆمەڵێک ئەزانم بەڵام ئایەتە دیبێتەوە ئایەت ئامادەیە قسە بکە هەندێکیشیان وەکو تەمەنیان نەبوو ئەمری خۆیان کردووە فاتیان کردووە بەڵام بۆ نمونە کوڕێکی مامی خۆمم لەگەڵا بووە کە چیناوە ئامۆزامی سا لە سلێمانیە برایەکی کاگڕێبوارمان لەگەڵا بوو کاک فواد بەداخەوە کە من لە هاتنە دەرەوەمانە کە هاتینە دەرەوە جگەرەیەکم لە کاک فواد سند وتم جگەرەیەکم بەرێوتی تۆ جگەرە ناکێشی وتم لەم دقەیەوە جگەرە کێشم و جگەرەیەکم بەرێ جگەرەکەم داگستان نام بەدەستی خۆمە کە هەتا ماوم باسی هیچ شتێکی یەکێتی نەکەم کە هەتا ماوم بە هیچ شێوەیەک بۆ ئەو هەستت بەلاوە دروست بوو کاکە لەبەرەوەی ناڵم پێدیانی من وەکو ئەوەی کە تۆ تەڵان زەلامێک تا نەیبینی ئەحساسێکی خۆشەویستی و بۆی نابێت ئێمە جەلال تاڵەبانیمان لە ڕسمیشان نەبینی بۆ ئەوەنە چونکە خۆتە زانی هەموو شتێکی ئەوان مەمنوع وەنیە لەبەرەوە ئێمە ساڵەهای ساڵ ینی بە چۆرانە ئەم حیزبە و ئەم ڕێکخراوە و ئەم تەنزیمانەمان خۆشویستەوە من پێتەڵم مەڵم ینی بە ڕۆحی خۆم بە گیانی خۆم یعنی ئەگەر هیچم نەکردێ بۆ یەکێتی براکەی خۆم کە بوو بە پێشمەرگە ئەوە کامەران بڵێ درۆکەی خۆم بردوومە شەو کە هاتوون بە دوایە تەسلیمم کردوتم ئەوە براکەمە بی بەنبا بێ بە پێشمەرگە حەزەکە بێ بە پێشمەرگە ئەوە براکەمە تێگەی یعنی کە ئینسانێک ڕۆحی خۆی برای خۆی تەسلیمی گروپێک بکات یعنی ئەمە چی ئەگەێنێت و ئێستا ئەم قسەیە ئەگەێنم ئەەکەم ئەمە چی ئەگەێنێت ئەمە ئەوە ئەگەێنێت یعنی من پێتەڵم ئێمە بە چۆرانە ئەم پیاوە ماخۆش سا زۆر کەسەیە نووسینەکانە نووسیەوە نییە تۆ جاشی تو ئەوەی تو ئەوەی تو ئەوەی بەڵام من جۆم نییە لەوە هەرچیەکە لێن بۆ من بەقەدەر نوچی دەرزیەک نییە ینی هیچ ناگەێنێ بۆ من ئەوەی کە لە ناو گیانی خۆما هەیە پێش مردنمە بێ هەمووی بێنمە دەرەوە حەزەکەم هەمووی بێتە دەرەوە من تەنها سێ مناڵم هەیە بێمنەت بن هەموو یەکێتی هەموو پارتی هەموو بەرەی کوردستانی عنوانەکەشیان بە حەزەکە بە تەلەڤیزیۆنی خۆیان بە تەلەڤیزیۆنی خۆیان بۆیان بڵاوەکەم وەک کە لە چۆم بێن بێمنەت بن لەم وڵاتە چیم لێکەن لێم بکەن ینی من هیچ باچێکم نییە من ئەوەی منی دروست کردووە باوکم بووە باوکم نەماوە کەواتە من هیچ ئەرزشێکم نییە هیچ قیمەتێکم نییە لەبەرەوە ژیان بۆ من ینی هیچ ناگەێنێت هیچ ئینێکی نییە هیچ بڵێ ئەرزشێکی نییە تێگەی هیچ ئەرزشێکی نییە ژیانی ئێستای کە ئێمە تاین ئەمڕۆ قسم لەگە برادێکی خۆما کرد لە هۆڵندایە وتی یعنی ئیتر بەڕاستی عیبە ئێمە لەم تەمەنە لە غەریبی بین یعنی تاکەی لە غەریبی بین تاکەی ئێمە لێرەوە ئاخ بۆ کوردستان هەڵبکێشین هایدە و مەهاستی هەتا ئەو دقەی مردن هەر گۆرانیان بۆ ئێران بوت یعنی هەتاکەی ئێمە ئاخەڵ خواتین بەڵام ئەوانەی کە لەوێن کە چۆنەڵێ مشەخۆری ئەو ڕێکخراوانن ئەوانەی کەیسا قسە بە منەڵێن لە کاتی خۆی ئەوان هەمویان جاژ بوون یعنی من بە دەستنیشانی پێتەڵێم هەمویان جاژ بوون هەمویان خۆفرۆش بوون هەمویان لە بەرەکانی خۆفرۆشتن بوون بەڵام ئێستا ئەوان بوونەتە پیاوی پیاوانە لەبەرەوەی مەسلحەتیان هەیە هەر چۆن لە لای بەعز خواردیان ئێساش لای ئەمان ئەیخۆن هەر چۆن لای بەعز هەموو شتێکیان کرد ئێساش لێرە بە هەمان شێوە ئەیکەن لەبەرەوە قسەکانی منیان پێ قورسە بەڵام من ئەمە قسەی خۆم نییە وەکەوەی کە کامەرانی برام کتێبەکەی نەوشیوان مستەفا ئەخوێنێتەوە جەنابەت تەوزیعی من ئەمە قسەی جەلال تاڵەبانیە ئەمە قسەی من نییە یعنی ئەمە جەلال تاڵەبانی کردوێتی من بۆ مێژوو ئێڵێم چونکە ئەمە چۆتە ناو
چۆنەڵێ ژێر بڕەوە من ئەمە بیهێن بە دەرەوە ئەبێ بێتە دەرەوە ئەم شتە خەڵک هەمووی بیزانێ من پێتە لە مەڵم 250 نەفەر ئەگەر زیاتر نەبوو بێ کەمتر نەبووە لەو دانیشتی کە چینێتە لای مام جەلال وە لە هەموو چین و تۆشی تیا بوو هەتا پیاوێکی تیا بۆ ویستم باسیەوە بکەم کە پێی وت ئەوە بڵین کۆنە جەلالی بۆ لەگە خۆیان بوو نازم حیمایی بۆ چی بوو ناوەکەی بەڕاستی لە یاد نییە بەس ئەوە نەزانم خەڵکی ئابابەی لێ بوو وتی کاک فڵان ئیساش هەر تۆپەگریتەوە وتی مامەجان هەتا تۆ لە دنیابی من هەر تۆپەگرمەوە هەر ئاواکەم تۆپەگرمەوە ینی من لە کاتی خۆی تۆپ تەقی و توانە پەیدانیشە و توتی من ئەو تۆپەی کە بەرە ڕووی ئێرە بێ ئەیگرمەوە ینی بەدەست ئەیگرمەوە ئەوە نە بڵێن جەلالی بووە ئەوە لەگەڵ ئەوانە بڵێن تۆق بووە ینی ئەو کابرای ناسیەوە لەناو خەڵکەکە ئەوی ناسیەوە جا من لەوە ینی بووم کە ئەم پیاوە ئێمە ساڵەهای ساڵە بە شان و باڵووی ئەمانە هەڵێین بە شان و باڵووی ئەمانە ئەوواکەین و ئەمە ئەو پیاوەیە کە من لە دوورەوە ناسیمە ئیستا لە نزیکەوە ئەیبینم کە بەڕاستی هیچی پێ نەبوو من لێرەوە لە هەموو یەکێتیەکانە پرسم لە هەموو ئەوانەی کە یەکێتی ڕێبازی مام جەلال کامەیە حەزەکەم ڕێبازەکەی مام جەلال بە یەک نوقتە بە یەک دەربی نووسن دەیان هەزار لێرە من پێ دەڵێم ڕێبازی مام جەلال چییە بام پێت ڕێبازی مام جەلال ئەوەسە بە هەموو قودرەتیەوە کورد تەفنوت و نابکات کوڕەکانی لە خۆی خاستەرەی کرد و حیزبەکەی لە خۆی خاستەرەیکە بزانە ئەو فەسادخانەی کوردەواری تەنیوەتەوە ئەوەی کە ئومەتی کوردی قیەمی تیا نەماوە ئەوەی کە خەریکە ئەخلاق تێمانە کۆچەکە ئەوەی کە خەڵک ترساوە ئەوەی کە خەڵک ناوێرێ بە دەنگی بەرز خوێنی کەسوکاری متاڵەبە بکات ئەوەی کە جەنابە ئێستا تۆ ڕابی ئەڵێ من باوکم نەماوە و ئەم تیکەتە پێ ئێزافە نەکرد و نەمتوانی تۆڵی بکەمەوە و نەمتوانی بکوژەکانی و مسببینی بکوژەکانی بدۆزمەوە ژیان هیچ معنایەکی نییە تۆ ئۆقرە ناگری حتا ئەو کاتەی ئەنگوسە ئیتهامەکەت بەرامبەر بە متتەهمین و جنایەتکاران بنیشتە جێگەی خۆی و ئەوانە لە جێگەی خۆی دابنێن جەلالە تاڵەبانی و مەسعودە بارزانی و مستەفای بارزانی و قاسملو و تەواوە ئەوانەی کە بەناو ڕەحبەرە ئەحزابە بەناو کورد بووگن ڕێبازەکان فەساد وگە کورد کوشتن وگە کورد ئاوارەکردن بووگە سەپاندنی دەوڵەتی ئێران و تورکیە و عێراق و سووریە بووگە بەسەر ئومەتە کوردیا بچووکردنەوەی خاکی کوردەوار بووگە خەساندن و ترساندن و ئێمە لە قەیەم و لە شەخصیەت و لە کولتوری کوردی و لە میراتی هەزاران ساڵەی خۆمان دوورکردن بووگە و لەمە سەرکەوتگەن ڕێبازیان ئەمەسە کاکەگیان جەنابەت پێت وایە بۆ لەوێ دانیشتگەن لەبەرەوەی دەبێ وامان پێ بکەن وە کردیان باوکیان کردی ئێستا ئەوانی شێکەن مەڵام مستەفا کردی ئێستا ئەمانی شێکەن ئەی تۆ لە خۆت ئێشتێ سوعالکەی کاکە ئەمانە چۆن هەر بەردەوامن کێوا لە پشتیانە بزانە کاکە مستەفا هەموو زانستەکانی کۆمەڵایەتی وە سیاسی شتێکی تر ئێژن ئەمان بە پێچەوانەی جا هەمویان دەم لە زانست دەن زانست و ئەلمانیەت و ئەمان بە پێچەوانەی هەڵس و کەوتەکەن کەچی ماونەتەوە ئەمە نیشان ئەدا ئەمان پێویستیان بە خەڵکو و هێز و مەچەکی خەڵکی نەبووگە یەکێکی تر لەوێ داینیاگەن پشتیان بە یەکێکی تر گەرمە چی بەم مردمە ئەکەن قەرارە ئەم مردمە خویان بگۆڕن جینۆساید بەردەوامە بۆیە کاک مستەفا ئەمە نە ناڕەحەتی گەرەکە نە نێگارانی گەرەکە ئەم ئەدەبیاتە سەخیفەی وا بوو گیانە بەناوە جاش لە بنەچەق و بزانیت ئەمانە هیچ تعریفێکیان لە جاش نەکردە معلوم نییە جاش بەکێژن چون ئەگەر جاش تاریفکەن ئەژدادیان لە جاش پیسترە ئەژدادیان بەو مەفهومە بڕۆ یەک دێڕ بە تعریفی مەلا مستەفای بارزانی بە تعریفی جەلالی تاڵەبانی بە تعریفی یەکێتی و کۆمەڵە و پارتی و دموکرات و پەکەکە یەک دێڕ بێژە جاش چییە و بێژە چۆ یعنی چی جاش چییە و ئەمان تەوزیحیان داوێ جاش چییە نانوتکە بزانە کامیان بە کامیان نەیوتکە جاش مەلامچە بەمانی وتکە جاش ئەمان بە مەلامچە وتیانە جاش قاسملوو بە کۆمەڵە وتیێسی جاش کۆمەڵە بە قاسملوو وتیێسی جاش تەوەجۆکەی ئەمانە کولەن بازیان کردگە بە مردمە ئێمە و ئەرباب یانێکێکی تروگە جەنابە نەیەشی خۆت سەغڵەتکەی نەیەشی خۆت ناڕەحەتکەی جەنابەت
ئەوەی بە چاوە خۆت دیکتە مشاهدەت کردگە فەرم و بێژی ئەوەیشی لەگڵا گەرێکی بێبێ حرمەتی بکات من ئەو جوابەی پێدەم و یارانە ئاخێزە و جوابەی پێدەن ئەگرا ساحەتە ئومەتە کوردیە و کەسێک بۆی نییە لە حد خۆیە تەجاوز بکات و ڕێزە ئەم مردمە و مێژووی ئەم مردمە و مەئاسات ئەم مردمە نەگرێت فەرمون کاکیجە حتى بۆ ئەوەی کە ئێستا جەنابەت باس کرد ینی من جاشێکە بوو کە لە بیدایەتی دیبێتی یەکەمەوە زانامناوەکەیم لەبیر چوویەوە هەچیم کردناتەوە سەر زمانم کاتی خۆی پارتی بوو تەسلیم بوویەوە و پێشمەگەیکی پارتیشی یا بە شەیدکردن و پێم وایە 2 پازاریشی نایەوە تەسلیمی استخباراتی هەڵەبجەی کردن پێش لە هەشتا دوایی لە هەڵەبجە بوو بە جاش و چەکی هەڵگرت و ئەو ڕۆژی کیمیاوی کە بۆوە هەڵەبجە هاتن یعنی ئەو بە جاشایەتی خۆی هاواری کردە خەڵکی مامۆسایانەوەی کە لە گەڕەکی مامۆسایان بووە لە لای ماڵی عوسمانی عادەچەتونەوە هەموو خەڵکیەوەی ئەزانن لەسەر هینێک بوو با بڵێن پردێک بوو وتی خەڵکینە وەرن گەنجەکان ژنان پیاوان وەرن چەکەڵگرن وەڵی ئێران بێت دەرپێی خێزانی هەمووان بەسەر دیوارەکانەوە دێت وەرن چەکەڵگرن کوڕ ئەو کوڕەیە بتوانێت دیفاع لە وڵاتەکەی خۆی بکات لە شارەکەی خۆی بکات من بۆ قسەی ئەو پیاوە بەڕاستی مرد بوو ئەگەر چی جاش بوو بەڵام مرد بوو من ئیستا ئەوەی کە ڕسمەکە بۆ جەنابتم نات نازام سێریت کرد یانە لە ڤیدۆکەم بۆ نادی بەڵام ڤیدۆکە نایکاتەوە بەداخەوە بەڵام هەموو کەسێک دەتوانێت کیمیابارانی هەڵەبجە لێ با بڕاتە ناو ڤیدۆکانەوە بە دقیق سەیری ئەو ڤیدۆکە کە چیان لەو ئافرەتە شەهیدە کردەوە تا لەم لە بەردەستمایە ئەوە تا کە سنگی ئافرەتێکیان دەرهێناوەتە دەرەوە دیار نییە مهم نییە با دیار نەبێت دیارە ئەو بەس من خۆم وەدامناوە بەڵام مەبەستم چییە ینی قسەی ئەو جاشە لەوێ هاتە دی کە بەڕاستی جلیان لە بەری شەهیدەکانمانەداکەند بەڕاستی تەعادایان لە شەهیدەکانمان کرد ئەیکوان ئەو هەموو سمێڵپان و دوولەڕیت و ئەو هەموو شەڕواڵپانە لە چۆن ئەوانەی کەیسا خۆیان بە کوردزان و بە چیەزان لە چۆن تۆ ئەمەد نەدی بەسەر ئەمان نەڕۆشتیت بەرحاڵ ئێمە وەکوتم تقریبا نزیکی 4 ساعتی بەڵام بەداخەوە کە تۆ ناتوانانی یای من هەموو جارێواڵە مەڵم باوکم وفاتی کردو بەڵام لە سەدەسەتی هەموو قسەکانی باوکمم لە مێشکانی ینی ناتوانانی هەموو شتانە خەزم کەیت ینی تەجیلێک نەبوو کە تەجیلیکەین نووسینەوەیەک نەبوو کە بینوسینەوە بەداخەوە ینی ئێمەی کورد بۆیە هەتا ئەمڕۆ هەر پایدەر لێین چونکە هیچ نووسراوەیەکمان نییە تەنانەت ڕۆینە ئیشێک ڕۆینە چوزانم شتێک نووسراوەیەکمان نییە کە دقیقەن وەکو نووسراوە هەبێت بەداخەوە یان لە هەموو قسەکان ناتوانم ینی یادداشتی هەموو قسەکانم کردبێ بەڵام لە نەتیجەی ئاخری قسەکانی ئەوە بوتی کاکە ئەگەر پێتان خۆشە خەباتەکەین ئەگەر پێشتان ناخۆشە ئەگەڕێینەوە بەڵام ئێوە لە ئێرانە بمێنەوە ئێمە پارەی سێبەری هەموو ئۆردوگاکانمان ناوە لە هیچ شتێک مەترسن ئێوە مزمینن لێرە هیچتان لێ نایە هیوادارم کە بەردەوام بن لە خەبات و ئێمە بەردەوامی لە خەباتی خۆمان و بمێنینەوە بۆ ئەوەی تۆڵەی هەڵەبجە بکەینەوە و لە ئاخری شاوتی ئەگەر بۆ 1 ساعت من هەتاوەشم لە تەلەڤیزیۆنی میتیڤی وت بۆ 1 ساعت کوردستان ڕزگار ببێ بۆ 1 ساعت ئێستا ئەوە چەند ساڵە کوردستان ڕزگار بووە 30 ساڵە کوردستان ڕزگار بووە بۆ 1 ساعت کوردستان ڕزگار بێ ئێمە هەڵەبجەیەک دروستەکەین کە لە تەواوی دنیاوە خەڵک بێ بۆ سێری هەڵەبجە کە هەڵەبجەیەکی نمونەیی ئەو هەڵەبجەی کەیسا وای هاتووە شارۆیەکی بووەکەین سنوورێکی بووەکەین کە لە دنیاوە خەڵک بێ بۆ سێری پرسیارەکە لێ بکەم کاک مستەفا جنابەت ئینسانێکی بە ئەزموونی من ئەزانیم پرسیارانە بۆکەم لەوانەیە پرسیاری هەموو خەڵک بێ ئەم لەختە مهم و کەوتت ئەگەر کوردستان ڕزگار بوێ سوئالی گەورە ئەمەسە کوردستان لە کێ یان لە چی ئێشێ ڕزگار بوێت بۆ ئەم سوالەکەم بزانە جنابە هەڵی بژێرێ لەوانەیە من بە تەرتیب نەیزانم عەبدولکەریم قاسم بێرە خوارەوە ئەوانەی تر پێش لە سەدام سەلام و عەبدوڵڕەحمان عارف و ئەحمەد حەسەن بەکر و چوزانم مەلیک و هەمووی یانی بەدوای باش سوال لە تەمامە ئەم دەورانانە بە فیکە دەوڵەتە ئێرانی شتێ بەناوە کورد تەکە ئەمانە شەڕەکات بەناوی بنەماڵەی بارزانی و لێودا دارودەسەی ئیبراهیم محمەد و جەلال تاڵەبانی وایە ئەوانیە ئەزانی بۆ سوالەکەم ئێشێ جەلالە تاڵەبانی هەدەفی سەدام حوسێن نەبوو بێ چون تەکی
عارفەکانیشا هەروای کرد تەکی حەسەنەت بەکریشا هەروای کرد لەگرا ئێشێ کورد ئێشێ لە شتێ ڕزگار بوێت لە شتێ ڕزگار بوێت نە لە کێ چون هەر ڕئیس جومهورێک و سەرۆکوەزیرانێک بێت ئەمانە لەگەڵ یا شەڕەکەن وایە یاوان یە کات مستەفا وا بوو یاوانە بوو بەڵێ ئێستا تا هەر باشە پرسیاری گەورە ئەمەسە ئەگەر منزوری ئەو کە نەیوتکە دەوڵەتی عێراق بێ سوعاری گەورە ئەمەسە ساڵی 2003 کە سەدام ڕۆخیا دەوڵەتی عێراق نەما بۆ ڕوینەوە دەوڵەتی عێراقتان دانیان مەگە دەوڵەتی عێراق دوژمن نەبوو چون بۆ ئێمە دەرکەوت عەبدولسەلام عارف نەبوو حەسەنەت بەکر نەبوو ها ئەو کابرا ئەمانەی گشتی کە ڕئیس جومهور و نخست وەزیری عێراق بووگن هیچ کام لەمانە تۆ مەبەستە ئەوە نەوگە کە دوژمنە چون تۆ لە ئەوڵ تا ئاخر لەگەڵ هەموویانایشە شەڕتان کردویت بە ئیسلاح شەڕتان کردی و مەعارەزە بوو دەی ئەگەر کەس مهم نییە وە سیستەم مهمە تۆ چۆن ڕۆشتی سیستمی عێراق دانیاوامتر سوعال نییە لە مشکەوە پرسیار نییە ئەمە لە کێ ئێستا خەڵکی کوردستان لە کێ ڕزگاری بووگە مشەخەسەن لە چی بابە چۆن بێمە سەری لە دیکتاتۆریەت لە پیاوکوژی لە جنایەت لە فەساد لە چی کوردستان ڕزگاری بووگە ئۆکەی لە دەوڵەتی عێراقی خۆ نەبوو ئۆکەی ئەی لە پیاوکوژی چی نەبوو لە ئەشکەنجە چی نەبوو لە تەعزیب چی نەبوو لە فەساد و گەندەڵی چی نەبوو بەچی کوردستان لە چی ڕزگاری بووگە لە کێ ڕزگاری بووگە خۆی ئەمان وایان کرد کە ئێمە ژێردەست بین ینی خەباتی ئەمان ئێمەی ژێردەست کردەوە ژینا خۆگەر پێش ئەوە هەرچەنە ئێمە لەو زەمەنە نەژیاوین ئەگەر ساحەچێک بڵین لەوانەیە زیادە بێ و نووسەرەکانیش و ئەدیبەکانی شوانەی کە شتیان نووسیوە بەخۆ دەزانی هەمویان هەمیشە سەر بە لایەنەکان بوون ئایا سەر بە دەوڵەت بوون یا سەر بە لایەنەکان بوون یا سەر بە پارتەکان بوون شتیان لە پێناوی مەسلحەتی خۆیان نووسیوە ئەجینا ئێمە ئەگەر هیچ خەباتێکمان نەکردای و هیچ شتێکمان نەکردای ئایا بەچیە گەشتین ئایا ئێستا ئێمە لە عێراقات چی بووین دەرەجە 1 بووین دەرەجە 4 بووین دەرەجە 6 بووین باشە ئێمە ئەگەر هەمومان زمانی عەرەبیمان بزانایە ینی خراپی چی بوو ینی ئەگەر ئێستا من زمانی عەرەبی بزانایە لێرە ناچوم ئیش بکەم ئەبووم بە متەرجم ینی ئەمە هەر ینی شتێک کە من لێرە ئیسفادەم لەو زمانە ئەکرد وانە بەڵام ئەمەگارمان بووە ئەم فەرمایشی جەنابتە دروستە بۆ ئەم دۆخیستە تۆ ئیسێشە ماوەتەنە عێراقیت ئیسێشە پاسپۆرتی عێراقی خێتی گیرفانەوە نییە ئەگەر بیگری نا جەنابە نایژم کاکە خەڵکیژم خەڵکێشە پاسپۆرتی عێراقی بگری وانە هەموو شەڕێکی کردووە کە ببێ بە عێراقی وانە ئیسێشە سواڵە موچە ئەکەن لە حکوومەتی مرکزی وانە ئیسێشە 151 ئەو خاکەی کە پێ ئێژن ئقلیمە کوردستان نێدەژێت دەسە ئقلیمە کوردستانەوانیە لە چی ڕزگاری بووگە مشەخەسەن کورد جواب نییە بە قەوڵە جەنابەت ئەگەر قەرار بوو عێراقی وین هەر بۆ ڕۆژێ وەڵ نەبووین بە عێراقی بۆ ئیستا هەمومان عەرەبی بە باش نازانین ئەگە عێراقی بووین ئەگەر عێراقی بووین کاکە ئێوە لە کاتی سەدام حسێنە مەگەر بەم زوانە کە پێی ئێژن کوردی من باوەڕم نیە ئێمە زوانە کوردیمان هەست با سەر لە ئێوە نەشێوێنم بێژم کوردی مەگەر ئێوە نەتان نەخوێند مەگەر ئێوە هەر ئەم خودمختاریە کە ئیستا هەست بە ناوی هەرێمی کوردستان نەتان بوو ئەو وەختەش هەرم سێ مەحافەزە لەمە ئیستا باشتر بوو هەرەمەتان هەبوو وانە دەی ئیستا چی زیاد کرد فقط یەکچێت ئیستا بە ناوی کوردۆ ئیستا بە ناوی کورد و کورد بێ ئەخلاق کریا فاسد کریا نابود کریا بێقیەم کریا ئەوسا ئەگەر دوژمن بی کردایە خەڵکی ئێمە خۆ بیر ناکاتەوە دوژمن چ شەکڵیە بیر ناکاتەوە ێژێ عەرەب بوو کردی بۆیە مقاومەیە کرد وەلیسە نایکا ئیستا نایکا تەوجۆکەی ئەوسا جاشبوون تۆزێ سەرشۆڕی تیا بوو ئیستا پێشمەرگەبوون سەرشۆڕی تیا نیە کاورا ئەوەنە دەمیشی زلە دەمەکاتەوە تەوجۆکەی بۆیە کاکەجان هیچ اتفاقی نەکەفتگە ئەمە فقط خەڵک گەوجاندن بووکە فەرمونون ئێوە ئیدامە بدە نەزانی من بۆ ئەم قسانە ئەگرم کاک مستەفا زۆر مهمە ڕزگار بووین و ڕزگار ئەوین و شۆڕش ئەەکەین و شۆڕشی کوردی و پێشمە ئەمانە ئێشێ تەوزیح بدرێت چین ئەگەر تەوزیح نەدرێ کاکە ئەم خەڵکە خۆ ناتوانێ بڕیار بە
وڵا کاک پەیمان بەداخەوە تەوزیحەکەشە دەی یعنی یەشتێکیان خەڵک وەکو پێتەڵە میسا لەم دیبەیتا لەوانەیە توزانم چەند کەسێکی تابێت کە هەر ینی مێشتیان هەر بۆ ئەوێ ینی مێشتیان بۆ خۆیان نییە ینی بۆ خۆیان کار ناکەن ینی ئەو مێشکە بۆ خۆیان ناخەنەکار بەداخەوە ینی بەداخەوە کە واڵێم وایە بواە کەسی وەکو جنابشتی واتیا ئەوە نییە کەسی بەڵێ ئەخە کاک مستەفا ببەخشە لە هەموو گوڵێکیژە بێت دڕکی تابێت کێشەمان نییە نا عەرزەکەم ئەجازە فەرموو پیاوی مەردی وەکو جەنابە ئێشە بێت قسە بکات تا مەردان پەیدا بوون تەوەجۆکەی یەکە هەمیشە ڕەچەشکاندن زۆر سەختە بۆ شەهادەتی ئێوەمانان بەلای منۆ زۆر پیرۆز و گەورە بوو لەبەر ئەوەی ئێوە ڕەچەتان شکاند تەوەجۆکەی پیاوی مەرد دەرەکەفێ پەلەمەکەن دەرەکەفێ بەڵێ فەرموون هەتا بۆ شایەتیە کاکتەها پێم وایە هەر ئەو بوو کاتی خۆی ئێمە لە مێتیڤی کە قسەمان کرد تاینی بەیانەکەی سەعات دەی ڕۆژباش کوردستانی مێتیڤی بوو یا ڕۆژتیڤی بوو خەیاڵم نییە بەس کاکتەهای تا لە ژوورەکەیە من و شەهێنی برام قسەمان کرد کوڕێک لە ڕانیەوە تەلەفۆنی کرد لەگەڵ مێتیڤیا هەنێ قسەی ناشین و ئەوەی وت کاکتەها تەلەفۆنی کرد و بەرپەچی ئەو کەسەیایەوە یعنی ئێمە خۆمانیسمان نەوت تێگی کاکتەها من پێم وایە هەر ئەو بوو چووکە لە سویدە یا لە دانیمارکە نازانم بێ بەڵام هەر کاکتەها بوو حەزەکەم ئەگەر ئەو بوو هەر بە یەک ئیشارەی پێبا چکە ئەو لە ناو تەلەڤیزیۆنی مێتیڤیا ئەو کاتەیانی ئیشارەی بەوەیە منەڵێم خەڵکی مرد هەیە لە هەموو شوێنێک ینی ئەوە تاڵێ وایە خەڵکی مرد هەیە لە ناوم دیبێتەش زۆر خەڵکی مرد هەیە بەڵام چەندانەیەکیشە بێ کێشەمانی چکە ئەبێ ئەو چەندانەیە هەبێ ئەگەر ئەو چەندانەیە نەبێ ناوجانی من ناوڕۆحی من شتەکانی تیا نایەتە دەرەوە ئەبێ ئەوان هەبن بۆی شتەکانی من بێتە دەرەوە من کاک مستەفا من هەدەفم ئەوە نەبوو ببەخشە مەعزەرەت مەزکە کەش کەلامت بە شەکەرە بڕم کاک مستەفا دەنگی بێکەرامەت و بێشەرەف و نامەرد زۆر بەرزە بەڵام کەمن تەوەجۆ بکە دەنگیان بەرزە مکەبیرەکە زۆر گەورەس بزانە بێکەرامەت و بێشەرەف و بەچکە ڕەعیەت و جنایەتکار زۆر نین لەسەر زەمینی ئێمە مکەبیرەکە گەورەس ئەبزاریان هەست کەرەستەیان هەست پارە ئەدەن خەڵکی لە دەورۆ کۆەکەنەوە 150 کاناڵیان هەست مکەبرەی پیاوی مرد بچووکە دەنگی کەمەڕوا بەشداربوونی کەسانی وەکو ئێوە بەرەبەرە ئەو مردانە ئەهێنێ پاشان کاکە مستەفا ئەم جنایەتکارانە ساحەی سیاسەتیان لە کوردەواریە قێزەون کرد لەگەڵ ئابڕووی خەڵکیە دەرکەوتن تۆمەتیان لە خەڵکیەدا بێحورمەتیانەکە سەگەلیان بەرەداگیانە مردم ئەگەر تۆ تەوەجۆت کردوێت ئێمە لەم ئاخێزی کوردەواری سربەخۆ ملیان هەڵە پڕوکێنین نایەڵن دەم بکەنەوە بۆیە من ڕۆژی ئەوەلیش وتم ئێمە هاتکین پیا و ماقوڵەکانە کورد دەم بکەنەوە تەوەجۆکەی بۆیە من بە شەدیدترین لەحندا ئەبزمە سەری ئەم جنایەتکارانە حزوری ئێوەمانان ئینسانهای بەڕێز و مەردی وەکو ئێوە ئەهێنێت ئینسان مهمە قیەمی بوێت ئەخلاقی بوێت ئیمانی بوێت شەهامەتی بوێت ئینسانی کوردی بێت کافیە خەڵک لە ئابڕوویە ترسیا ئەوە مەیدانە مەردایەتی جڵەوەکەی کریاگەسۆ با خەڵک بێ مەردایەتیەکەی خۆی نیشان بدا ئەو خەڵکە بە تامەزرۆ ساعەتی 2 بەیانی هەڵەبجەست لە حەڵەبجەوە دانیشکن بە دیدارە جەنابەت و قسەکانە جەنابەت ببیسن بۆ چون ئەم دیوارە فەسادە ئێشێت تەرەک هەڵگرێت و خەڵک ئێستا ئەبێتە 2 بەشۆ حەق و باتڵ خەڵک لە دوای ئەم فەرمایشاتانەی ئێوە و ئەم دادگا ئەو جار خۆی حکم ئەدا و خۆی هەڵوێست ئەگرێ هەڵوێستگرتن یەکەم هەنگاوە بۆ کارکردن و عملکردن ئێوە قساکەن خەڵک هەڵیە سەنگێنێت کە هەڵی سەنگان لە مێشکیا لە وجدانیا لە دادگای وجدانیا حکم ئەدا کە حکمی ئەدا بەرەو ئیلتیجای ئەو حکمە هەنگاو هەڵەنێت بۆیە فەرمون ئیدامە بدەن ببەخشن ئێمە هەر مەجبورین تەوزیحات بدەین فەرمون ئێوە ئێستا هەروانە ئەو جێگە کە قسەکانی ئاخری ئەکات جەلال تاڵەبانی بەڵێ تر قسەکانی ئاخری ئەوە بوو ینی لە ئاخرای تر ئەوە و خەڵکانی کە لەوێ بوون وتیان ئێمە
ئەمێنینەوە هەتا ئەو دقەی چۆنەڵی ڕۆحمان تیابێ جانمان تیابێ ناگەڕێنەوە ژێر ڕکێفی عێراق و ئێمە درێژە بە خەباتی خۆمانەین لێرە ئێمە هەرەوەمان پێکرێت لە ئۆردوگاکانە دانیشین و چۆنەڵێ سەری خۆمان کەسکەین و تا بزانین بە چۆگرین و چیمان لێ دێت بەرحاڵ ئیتر ناڵم یعنی من لە سەتی هەموو قسەکان نایەتەوە ینی بەداخەوە بەڵام من سوالێکە دێکم کاک مستەفا تقریبا 4 ساعات زیاتر قسەی کرد کاک مستەفا من ناتوانم سوالێ لە جەنابەکەم ئەم ئاغا ڕەحبەرە یەکێتیە نیشتمانیە ئەم ئاغا مردمێکی لێ ئاوارە بووگە باشە مردمێکیش بە دەستی ئەوان کوژیاگە جەلالە تاڵەبانی خۆ ئەیتوانی ئوردوگا بە ئوردوگا بێ قسە بۆ تەواوی خەڵکەکە بکەوانیە بۆ دەستچن ئەکەن خەڵک ئەوەنە ئەوێ لە جێگەیەکی بەستاوە کەس نازانێ بۆ جەلالە تاڵەبانی ناڕواتە ئوردوگاکان بۆ هەمووی ئوردوگاکان قسە بکە ئەمە تەنیا بچووکترین کارێ بوو کە ئیتوانی بیکات بۆ نەیکرد لە نەزەری جەنابەت بۆ نەیکرد تام پێت بێژم لەبەر ئەوەی ئەوانەی کە برابوون هەر کامتان بە جۆرێک تێکەڵاوی ئەم جەریاناتە کوردبازیە بوو وەلێ خەڵکە عادیەکە نەبوو بە قەب جەلال تاڵەبانیان هەڵەدڕی بۆیە نەڕووی دروستە شەرمەزارە بوون لەوەی کە ئەگەر لەوێت تەماتەیەکیان تێ بگرن چکە خەڵکەکە ئەوەنە داغ لە دڵ بوون خەڵکەکە ئەوەنە ڕق لە دڵ بوون خەڵکەکە ئەوەنە ینی ناڵێم ئەوەی کە ئێرانیش وەکو جمهوری ئیسلامی بەڕاستی بە خەڵکی هەڵەبجەی کرد هیچی کەمتر نەبوو لە کیمیاوێک یان باشە با پرسیارێکی تر بکەم کام مستەفا ببورە ببەخشن من دووکەڵەکەیشتە دەمما بوو کرد پرسیارەکە ئەمەسە ئەگەر جەلالە تاڵەبانی جۆرئەتی بووایە ئەم پرسیارە بکە بە خەڵکی ئوردوگای کوێ بووی هەرسین بوو یا سۆنقۆر بووی سۆنقۆر ئەگەر جۆرئەتی بکردایە لە خەڵکی ئوردوگای سۆنقۆری بپرسیایە خەڵکینە ئێمە ئەم خەباتە جێ بێڵین بینۆ یان نینۆ پێ دوایە خەڵکەکە چی پێوت خەڵکەکە ئەوەی کە ئەو پێتەڵم شۆڕژگەر بۆی نا با بمێنینەوە هەنی خۆ خەڵک لێرانە خۆڕژگەر خۆ وەلێ خۆ بەڵام ئەگەر خەڵکێکی وەکو ئەوەی کە وەکو جەناب تەڵێکە بەهاتایەتە ئوردوگاکانەوە تەڵان خەڵک بە شێوەیەکی کە قسەیە کرد ینی هەمیشە ئەوان کە خەڵکە بنە ناو ژوورە داخراوەکانەوە وەکو پێتەڵێم خەڵکی خۆیانەیان بن ینی ئەو خەڵکانێن چۆنڵی بە دانیشقا هەڵیان نەبژێرن بۆ ئەوەی ئەمانە لە بەردەمی جەنابیە هیچ کەسێک بڵێن بەرز و نزمی نەکات ئەو خۆی قسە بکە من پێ دەڵم ئەڵێم ینی ئێمەشتمان نووسی بوو من نامەیەکم نووسی بوو هەتا کاک حاجۆلکەریم پیاوێکی پیاوانەی بڵێن شاری هەڵەبجە بوو کە ویستی قسە بکە کە قسەی نەکرد چونکە بۆ لەبەرەوەی قسەکانی ئەو ئارای قسەکانی ئەو هی ئەوە نەبوویت ئێمە قسە بکەین ینی بەڕاستیەکە ینی هی ئەوە بوو کەیت ئێمە بێدەنگ بین لەبەرەوەی ئەو ناڵم 4 ساعت قسەی کرد نەیوت لە ئەسنای 4 ساعتەکە بڵێ کاکە ئەوە من لە بیدایەت و ئەم قساناکەم ئادەی ئێوە قسە بکەن ئادەی ئێوە مشکلەتان چیە لە ئوردوگاکانە ئێوە کێشەتان چییە ئایا پارەتان هەیە ئایا ژیانتان هەیە ئایا کاک مستەفا ببەخشە جەنابەت شتایەکی زۆر مهم ئەڵێ با ئەمە بە یەک ڕووناکی کەینەوە بزانە کاک مستەفا من بۆ هەموو کەسێک کە قسە بە ئێمە بکات هەر کە بێت وەڵامی ئەدەمەوە ئەزانی بۆ بیر لەوە ئەەکەمەوە ڕۆژێک من قەرارە لەوانەیە بۆ 100,000 کەس قسە بکەم ئەکرێ لە ناوێم 100,000 کەسە 2 نەفەری شخصی 2 تەماتەم تێگرێ دەبێ بتوانم وەڵام دەبێ بتوانم وەڵامی بدەمەوە تەوەجۆ بکە دەبێ من ڕقم لەوەیە خەڵکەژی ئەوە نییە لە مستەوای توە با خەڵک با بێت ئەوەی خۆی مەسەڵەن خۆی بە بێت تەربێت ئەزانی گوێن فرۆش ئەزانی کە لە وەشێن ئەزانی چەقۆکێژ ئەزانی بابێت تا من پێی سابت بکەم هیچ کام لەوانەیش نییە بۆ ئەم کارەکەم من ناتوانم لەسەر خۆم حسیونەکەم بڕۆمە ناوی 100,000 کەس خەڵک قسە بکەم جاگرێ بگرە کاک مستەفا من ئەم قسە بۆەکەم چماشەکە جەلالە تاڵەبانی مردمی لێ قۆمیاگە خۆی بە ڕەحبەرە جریانێکی سیاسی ئەزانی و بە خۆی ئێژێ شۆڕژگێڕ ئەم پیاگە یەکەم کارێک کە ئیتوانی بکات دڵنەوایی بکات لەم خەڵکە ئادیوتە ئەم ڕئیس جومهور و ئەمانە تێن ئەڕۆن ماڵ بە ماڵ ئەگەڕێن و دائنیشن و ئەگرین لەگەڵ خەڵکا و هەر بۆ پۆپۆلیزمە بۆ پۆپۆلیزم بازی جەلالە تاڵەبانی جورئەت ناکا وەری ئەم کارە بۆ ئەکا
لەبەرەوەی تۆ ئیستا بێژی جەلال هات لە ئێمەی پرسی بەردەوام بین یا بەردەوام نەبین. بزانە کەسێک کە تێت وا ئەکا تۆ ئەگەر پیاک بوایتە بڕوایتە لە ئوردوگای سوقڕەن سوالتە لە خەڵکی کردایە، تۆ ئەگەر پیاک بوایتە بڕوایتە لە ئوردوگای سەقەزم سوالتە بکردایە جەلال تاڵەبانی، تۆ ئەگەر پیاک وایتە لە ئوردوگای سەریاسا بەهاتایتە واکە لە شەکرێکە بشکاندایە تا خەڵکی کە لە شەکەرەکە بەدەمەوە بیکردایەتە ناوی دەمە. ئەزانی چۆنە ئەمەی کە تۆ خۆت بقرتێنیت و 50 دانە مین دابنێ کاکە مستەفا خەڵک بە من ئێژێ بۆ کابرا بلۆک ناکەی بیخەیتت دەرەوە. ئەزانی بۆ بلۆکی ناکەم بیخەمەت دەرەوە تا کاورا بزانێ من ئەو ڕۆڵە هەم لە ئاستی جوێن فرۆشیە داوەزێ جوێنی وای پێدەم لە هیچ دیکشنەریەکان نەیدۆزێتەوە. ئەگەر فرە گەردەن کەشە پێی وایە بە شەڕەمشت چارەمەکە بە شەڕەمشت وای لێ بکەم هاری بکەم. ئەزانی بۆ لەبەرەوەی هەر ڕوودارێ دەم نەکاتەوە من خۆم لە کونە زامەکان هاتمە دەر جەلالە تاڵەبانی چێ دروستی کردە زاتی نییە بڕاتە ناوی ئوردوگاکە قسە کاتێکی خەڵکە. من خەڵکم پێ خەڵکە هەر کەسێکم پێ ڕقەمە، هەر کەسێکم پێ ڕقەمە. تۆ چۆن خەڵکی ناکەیتە ڕقەم زات ناکەی بڕۆی خەڵکی بوێنی ئەدێ دەستچنکەن بێت نیەگرا هەنێ قسە بکەم بۆ مێژوو بمێنێتەوە. ئەمەسە ئێژن جەلال تاڵەبانی زۆڵگە ڕێوی بگە وەلێ جەلال تاڵەبانی ژێ لە جێی شابازان کۆرکۆرەوازان جەلال تاڵەبانی ڕۆڵەی خۆی لە بەردەم یا قەرانی نەگرکە لە بن و خەڵی تەکێنێ. ئەوە لەم دیبەیتە من دووبارە ئێژم کامەتان فرە دەمە وەرن فرە باسەوادن لە ساحەتە ئومەتە کوردیا تۆهینتان پێ ناکەم. وا من سابتم کرد هەر کەسێ فکریشی تەکمە فەرق بکات بە ئیحترام و قسەی تەکاکەم بێنە ئەم دیبەیتە و ئەم دادگای هەڵەبجە. ئەگەر من ڕوت و قوتتانم نەکردو دەرم خست بێسەوادن جنایەتکارن هیچتانتیا بەسەر نییە هیچی نییەن هیچی نازانن بێجگە لە جنایەتکارێ وا مەموریەتی پێداون لە ئێوە کەمتر بم. لە ساحەتە ئومەتە کوردیا ئەوە من تەحەداتانم کرد بڕۆن خەڵک بگرن بکرێ بڕۆن بەرنارد لەوی بگرن بکرێن دەستخەتی ئێوەی بوێ بڵێ یەکێتی بەرنارد لەوی فەیلسوفی جوولەکەی فەڕەنسەوی هەناردووە لەگەڵ پەیمان حەیدەریا قسە بکات لە دادگای هەڵەبجە بیهەنێرن بەڵام کاغەزی پێبەن. ئەگەر ڕوت و قوتتانم نەکردو و دەرم نەخست ئێوە چ جنایەتکارهایەکی بەچکە ڕەعیەتی تەجاوز پێکریاگەن شرط بێ لە ئێوە کەمتر بم. ئەزانی بۆم قسانەکەم کاک مستەفا لەبەرەوەی خەڵکی کورد بفەهمێ خەڵکی کورد بفەهمێ کەسێ شتی وا لە مستەوایە چۆنە چتێنێ لە مستەوایە چۆنە. تەوەجۆەکەی کاک مستەفا 5 ساڵە خەڵک بە من ئێژێ جوابی خەڵکی مەدەرەوە کاکە نیتە و ئاسە جوابی خەڵکی مەدەرێژم کاکە من گەرەکمە شۆڕش دروستکەم لەم کوردەوارە هەمووی ئەمانە ڕقەمن. من ئیستا نەتوانم بەچکە جاشێکی بەچکە حیزبی بێ ئەدەبی بێ ئوسلوبی بەچکە ڕعیەت بخەمە سەر جێگەی خۆی بەیانی ناتوانم شۆڕشێ بۆ مەڕێوە. ئێشێ خەڵک بوێنێ بزانێ ئەتوانم یا ناتوانم. سوال جەلالە تاڵەبانی بۆ نەهاتە ئوردوگای سۆڵقۆر ئیستا تۆ جوابم بەرەو کام مستەفا. پێتەڵم نایەنەتوانێت نەک جەلال تاڵەبانی هەر هیچ لایەنێکی سیاسی نایەنەتوانێت بێنەوە ئوردوگاکانەوە ئیلا ئەوەی کە مشەخەسەن ئاوا چەند کەسێک لە ئوردوگاکان هەڵبژێرن و بیان بن بۆ لایەن نەمە لە عەلی نەمە لە عوسمان نەمە مەسعود بەرزانی یەک لەم سەرکردانە هیچ کامێکیان نهاتنە ئوردوگاکانەوە ئەسڵەن بەقەدەر نوکی دەرزیەک ڕێزیان بۆ خەڵکی ئوردوگاکان داهێنا. من لەمەوە ئەڵێمە بوایە خەڵکی هەڵەبجە لە دوای کارەساتی هەڵەبجە هەموو تفیان لە حەلەکەی کوردی بکردایە حتا ئەوانەیە کە پێشمەرگە بوون تفیان لە خۆیان بکردایە کە پێشمەرگە بوون. ئەیانی چی کاکە خۆ لەناو ئوردوگاکانە دەیان هەزار ماڵە پێشمەرگەی تیا بوو. منەوە هاوڕێیانە ئەو برادرانەی کە ئەڵێن پێشمەرگەکان بە کەسوکاری خۆیانیان و تۆ با بڕۆن و چیوانە نەخێر وانییە دەیان خێزان و سەدان خێزانی پێشمەرگە لە ئوردوگاکانە بوون هەتا نیوەیان بە بێ ئاپاتەکە گەڕانەوە. اینجا لە هەمووی سەیرتر کاک پەیمان یعنی خەڵکیان دروستە کرد لە عێراق و ئەهات باشە لە عێراق و ئەهات بەناو ئوردوگاکانە زۆر بە ئاشکرا زۆر بە چۆنەڵێ بە کەماڵی ئیسراحەت ماڵ بە ماڵە گەڕان ئیدعایەتیان بۆ حکوومەتی عێراقیە کرد کە بەعز وایە و بەعز باشە و بەعز ئەمەیە و بەعز ئەوەی هەتا من خۆم لە جوانڕۆ لە ماڵێک بووم کابرایەک هاتبوو لە سلێمانیەوە یعنی باسی باشی حکوومەتی عێراقیە کرد. منیش ئەوە نەم پێوتم کاک فڵان کەس داوای لێبوردنەکەم کە تۆ لە بەردەمی
کەسێکی وەکو من کە 72 کەس لە بنەماڵەکەم شەهید بووە بە مام و خاڵ و برا و کەس و ئامۆزا تۆ هاتووی لە بەردەمی خاوەن شەهیدێکی 72 کەسیە ئەڵێ حکوومەتی عێراقی باشە وتی جات و خوا ئێوە بگەڕێنەوە لە عێراق لە ژێر سێبەری عێراقا بن باشە یان لێرە لەناو ئەم ئۆردوگایانە وتم وەڵاهی لەمەش خراپتر بم نایەمەوە بۆ عێراق وتم لێرە ئەگەر هەموو ڕۆژێک تێزا بکەن بە قورگمان نایەمەوە بۆ عێراق وەختێک ئێمە بۆ عێراق کە ئەو ڕژێمەیتیان نامێنێت چکە من نایەمەوە لەوێ بڵێم وەڵام من باوکم تۆپی ئێران کوشتی وتم تەنها لەبەر ئەو شەیە من ناگەڕێم وتم ئەمانەی کە ئەگەڕێنەوە ئەبێ لە حدود کە خۆیان تەسلیمەکەن بڵێن ئێران ئەو چیمایی وەشانووە ئێران ئەو تۆپانی وا کردووە کە زۆربەی شایەتەکانی سەر لە قسەکانیانەکە قسەکەن حتا لە چیناوە کە گەڕاونەتەوە ینی لە عربەت و ئەوانە بۆ خۆیان باسیەکەن ینی کە ئەمەیان لێ پرسیون و ئەمەیان جواباوەتەوە کە ئەم چیمیاوێ بڵێن تۆپی ئێران بووە و ئێران ئەم کارە ساتە گەوری کرد ئەم جینۆسایدی کردووە تێک تۆ ینی کاکە یەید ینی ڕێگەیشیان لەمانە ناکرد خۆیان ڕێگەیان لەمانە ناکرد خۆیان ئەیان هێنان بە حیمایی خۆیان هاتنە ئۆردوگاکانەوە بە چۆنەڵێ بە پیاوەکانی خۆیان ئەیان هێنان ئەمە لە ناو ئۆردوگاکانیش ئەمانشمان هەبوو اینجا شتێک لە هەمووی مهمتر کە ئاپواتەکەی یا خەڵک گەڕایەوە طبعا پێش ئاپواتەکە خەڵک زۆر ینی خواردنێکی باشی پێ نەئەدرا ڕزق و ژیرێکی باشی پێ نەئەدرا و خەڵکی لای ئێمە بە شێوەیەک فێربووبوون ینی سێژەمە چۆنەڵی برنج و بامی و سوزانم ئەوەیان نەخوارد ینی لە زیندەگیێکی چۆنەڵی کامڵا بوون ئەگەر چی نیوەی باش نەبوو بەڵام لە 1970 باش بوو لە 1920 بڵێن ئەو باشێ نەبوو ئەو ڕۆژەی کە ئاپواتیەوە تەسەود کە ماڵی وا هەبووە دەم مریشکیان پێداوە ینی خۆی 2 نەفەر بووە 10 مریشکیان پێیاوە خۆی 10 نەفەر بووە 10 مریشکیان پێیان ئەو نیان مریشکیان نیە کابرا فریانە و لەسەر جادە بڕوا بکە ئەوەی کە لە ئۆردوگا بووە ئێستا ئەگەر خەڵک هەیە لەو دیبیتاو لە ئۆردوگاکانی ئێمە بووە بڵێ درۆکەیت واللهی مریشکیان فریاوە لەسەر جادە ڕۆژی ئافاتەکە کە خەڵک گەڕاوەتەوە ئەیانوو وەختێک تا نایە پێما کە ئێمە لێرە برسی بووین نەگیسا ئەمانەکە ئێمە ناو پاساین و ئەگەڕێنەوە ئەمانەشمان هەبوو لە ئۆردوگا بێبەش نەبووین لەو هەموو چۆنەڵێ ناڕەحەتی و شتێک کە لە عێراق بینیمان و لای ئەمانیش ینی بێبەش نەبووین لە هیچ شتێکی ناو ئۆردوگا تەنانەت لای ئێمە یەکێک لە مەسئولەکانی ناو ئۆردوگا ئەوانەی کە بڵێن شتیان تەوزیع کرد هەر خۆیان کوشتیان ینی لەبەرەوەی شتێکیان دزی و دوایی نایان بەسەر ئەوە کە ئەو خۆی کوژ اینجا نایان بەسەریە ینی هەندێک شت هەبوو کە لە ئۆردوگاکانە ڕوویەیە زۆر قێزەون بوو ینی زۆر ناخۆش بوو من حەزەکەم باسی شتێکی کە بکەم کە احتیمالە کاکتەها ئەوەش بزانێت خێزانێک لە ئۆردوگای هەرسین و هاتن تەنانە من دوێنە شەو لە کاک عەباسم تکرار کردەوە کە ئەم شتە لای ئەوان ڕوویە ئایا وابوو یاوانە بوو وتی بەڵێ وابوو کابرایەک لە جەلیلە پێشمەرگەی کۆمەڵا بێ یا پێشمەرگەی دیموکراتە بێ بەڕاستی نازانم لەوەیانە داوای لێبوردنەکەم مەبلغی پارەی تقریبان 20,000 دینار یا 25,000 دیناری سویسری و کاتە بێ بەو پێشمەرگەیە هەبێت ئەم پێشمەرگەیە تەسلیمی پیاوێکی یەکات لە جێڵە پێڵێ کاک فڵاکەس لە ماڵی ئەوانە بێڵێ ئەم پارەیە ئامانەتی حیزبە تکاکەم کە ئەم پارەیە بگەینیتەوە دەستی حیزب ئیتر ئەمڕۆ بێ بەیانی بێ ساڵێکی کە بێ چکاڵێ مەسیری ژیانی من نادیارە نازانم بەرەو چۆڕۆم و چیم لێت بەرحاڵ کابراش پارەکە هەڵەگرێ لەگەڵ خۆیانێتر لەو مەئەسات و چۆنەڵی جینۆسایتی هەڵەبجە ڕزگاریانە بێ خۆی و کچ و کوڕ و ژیان و تەنانەت 2 زاوای کە لەگەڵ یاوێ 2 زاواکەی ئاگادارن کە ئەم پارەیە با بڵێن ئەم ئاغایە ئەیا بم پیاوە لە ئۆردوگای هەرسین 2 زاواکەی ئەکەنە جانی ئەڵێ ئەبێ ئەو پارەیە کە فڵان کەس پێی داوی بمانێتێ ئەوی دەڵێ بابڕە باسی پارەی چیەکەن ئەم پارە ئامانەت گڵی پارێزێ من ناتوانم ئەم پارەیە بەمەوە بەیەوە با ئەمە بمێنێ لە بینی خۆمانە ئەگەر ماین و هیچمان لێ ناهاو ئێمە ببیگەین و دەسلیمی ساحیبی خۆی ئەم پارەیە ئەم پارە نەمۆچی منە نەهی منە یعنی تکاتان لە یەکەم باسی مەکەنەڵێ ئەگەر نەمانێتێ ئەچین شکاتی لە یەکەین کە تۆ پارەی کۆمەڵ و دیموکراتی لەلایە ئێمەش خۆتەزانی بۆ ئێران قەدەغەیە
کابرا ژنەیە بەرحاڵ بە هەردوو زاواکەوە یەکیان کچەکەی دەستگیرانە، یعنی هێشتێکە نەیگواستێت یەکیان گواستێتی و مناڵێکی هەبوو حامیلێش بوو بە مناڵێکی کەوە ژنەکە هەستاون یایەنەتە بەر چەقۆ چەند چەقۆیەکیان دیاوەتر کابراش لە ئازاروهینی خۆیان ڕای کردوتە دەرەوەوانە و وەلحاصڵ کابرای ئەوانەی کە چەقۆکانیان هێش بوو گیرا بوو لە دوایە بیەنە و بی بەوانەی تر بۆیان دەرنەکەوت بیانی کە ئەم ئایلەیە پارەی بڵین دیموکراتوانیان لەلایە باسییان نەکردو دوایوتە کە زاواکانی زانیوانە کابرا کوژێ و پارەکە ئینە باسی ناکەن و هەتا ئێمە لەوێ بووین مەسەڵەن ئەم دوو کابرایە گیران لە زیندانی ئێرانە بوون جا من ئەمە لە زمانی یەکێ لە کچەکانی خۆیانەوە بڵین ئەم قیسەیەم جۆلێ بوو ئەمانش کارەساتی دوای یعنی بڵین تاوانی دوای هەڵبجێ یعنی هەڵبجە هەرەوە نەبوو کە ڕۆشت و کۆتایی هاو هەڵبجە هەتا ئەم دقەیش کەیسا من و تۆ قسەکەین هەر هی ئەو جۆنسایتە یعنی هەتا 1000 ساڵی کە لەو هەڵبجەیە توانی شت بێتە دەرەوە دەیان هەزار داستانی وا هەیە پەیمان بزانە کاکە مستەفا دوێکە کاک فەرهاد وتی و من لە لەختەیەک لە شعرێکی فەڕەنسیە بەحسم کرد کە ئاوارە بوون چۆنە دوێکە کاک فەرهاد هات وتی من تازە تامە ئاوارەگیم کرد لە شارە سلێمانیە ئاوارە بوون لەگەڵ ئەو گشتە زەخمەی کە تۆ ئەی خۆی بەعد ئەکەویتە نێوانە دوو دەوڵەت کلێکێکیانە بێگانە و دوژمنی لە یەکێکی تریشیانە هیچ نیت مردمێک کە بۆ خاتری ئەوەی بگەڕێتەوە سەر خاکە خۆی ماڵە خۆی مەجبورە دەستە بکوژە خۆی ماچکات لە هەر تەک تەرەفۆ لە هەموو لایەکۆ لە جەلالە تاڵەبانی گرتگە تا پازدارە ئێرانی تا عەسکەرە عێراقی ئەم مردمە خووی ئەگۆڕێ دوای مدەتێ برسێتی ئەیکاتە دەزوا کاک عەباس بەحسی کرد برسێتی ئەیکاتە پیاوکوش بزانە کاکە مستەفا وەختی برسێتی و فەقر ژن ئەکا بە لەشفرۆش کوڕ ئەکا بە دز پیاوکوش بۆ خرخاڵێ ئەویش ئینسانێک کە هەموو قیەمی خۆی لەدەست ئەدا باوەڕی بە هیچێ نامێنێت ئیشە بزانی کێ قیەمی لە مردمی ئێمەسن ئەخلاقی لە مردمی ئێمەسن کاک مستەفا دادەکەژاڵە خۆش کە ئێوە فەرمایشی کرد وتی ساعەتی 11 نیوەڕۆ هاتمە دەرەوە دیرە عێراقیەکان دڵم بۆیان سووت وتم کوڕ کەسوکاری ئێمەش ئەسکەر بووگن ڕوویم نانم بۆیان هاورد ئێوارەکەی بازی دا بەسەر جنازە خۆی وتی دوو مناڵم پێبوو پیرە پیاوێ کەفی هەڵە هاوردەوە ئینسانێک لە ماوەی چەند سەعاتە هەموو میراتی تاریخی خۆی لەدەستەدا لەدەستیەدا و لە بین نەچێ ئەوە سە کە ئێژی جینۆساید بەس مەرگە فیزیکی نییە مەرگە مێژوویە مەرگە کولتوریە گۆڕینی خۆی ئینسانەکانە زاوا ئەو کەنیشکە چۆن چوە باوەشە ئەو زاوا تۆ لە ئوردوگایەکی هەرسینا 25,000 دینارە عێراقیە ئەو وەختە کە بکاتە 75,000 دۆلارە ئەو وەختە کە بکاتە شتێ حدودی 300,000 دۆلارە ئێستا بۆ چیتە کە کاورایەکە دەیتە بەرچەقۆ و ئەیکوژیت بە کوێگەیەکی هار بوویی بە کوێگەیەکی کە گیانە ئینسانەکان بەلاتۆ مهم نییە ئابڕوو بەلاتۆ مهم نییە بە کوێگەیەکی کە بەڕاحەتی ئینسانی ئەتوانی بکوژی و بیدەیتە بەرچەقۆ ئەویش کەسە ئەویش خەزورە ئەویش باوکە ژەنە ئەویش قەومت ئەویش لەسەر مەردانگیە ئەو کاورا تۆجۆ ئەفەرمووی بزانە ئەمانەی کە تۆ بەحسیەکەی یەواش یەواش ئێمە خاتە مەسیرێک و تۆ هەرکە وارە دەور و بەرتا جنایەت کارە پاڵە پێوە ئەنێ بەرەو جنایەت پاڵە پێوە ئەنێ هەرچی شتە بە پول بیپێوی و خۆت بە زرنگ بزانی لەسەر زەمینە ئێمە کەس محاسبە نەکریاگە لەسەر خیانەت لەسەر جنایەت محاسبە نەکریاگە کابرا مل ئەستورێ بەر
لە بەردەم تاتێت و ئەڕوا خەڵکەکەی ئێمە تەنانەت هەڵوێست ناگرێت لە دوکانەکە شتی پێ نەفرۆشێ تفی تێ بکا کە بڕواتە ڕێەوە کچی پێ نەدا کچ نەدا بە کوڕەکەی کچەکەی نەخوازێ تحریمی کا ئیگنۆری کا خۆ ئەمە ئەتوانی بکەی کاکە ناتوانی کابراژێت ترساوم و حچە ناتوان بکەم هەڵوێست وەربگرە کاکە هەڵوێست وەربگرە بۆ ناتوانانی هەڵوێست بگریت کاکە مەجا لە هەڵوێستیان لەبەردەم ئێمەش سند کورە خۆم مردم هەروال لە خۆی وایە پێی نهاتکە وایان پێکردگە کاکە موستەفا بەم ڕێگە ڕۆیشتووە وای پێ هاتووە بە خودعە و بە درۆ و بە خیانەت و بە بێقیەمکردن و بێ ئەخلاقکردنی خەڵکی کابرا بە ئاشکرای عالەم دانیشتووە کاک موستەفا با من شتێکە پێبێژە من شتێکم دەستکەوتووە لەم ساڵانی غوربەتە خەڵکی کوردەواری داگیرکراو لەلایەن کۆرپۆرێشنە عێراقی بە تایبەتی کە پێی بێژی جنایەتکار پێ ناخۆش نییە بەڵام پێی ناخۆشە پێی بێژی دوو لە ڕووی جەنابە دەشنەفی دز و ئەو یەکی شتەکە کە بەحێ دەست پێیەکە زۆر پێی بەرەخوا بەڵام پێی بەرناخوا پێی بێژی جنایەتکار ئەسڵەن یعنی هیچ تەسیرێکی تیادا نانێ جنایەتکار زۆریش باشە حەزی پێیەکە پێی بەرناخوا پێی بێژیت بێقیەم بێ ئەخلاق نە پێی بەرناخوا بەڵام پێی بەرەخوا پێی بێژی تۆ درۆەکەی عجیبە زانی زۆر عجیبە نازانێ و خەڵکە بە چی ئاوای وای پێات کێ وای پێکردگە بۆ ناتوانێ بزانە ئێستا جەنابەت سوور ئەزانی کە بەرەی کوردستانی لە ڕۆژێکا کە دروست بوو گەویستوێتی خەڵکی کورد نابوت کا و سەرزەمینی کوردەوار نابوت کە سوور کەچی مەجبوری شەوی بێژی بەڕێز جەلال تاڵەبانی تۆ سوور ئەزانی جەلال تاڵەبانی دەسیوا لە خوێنی براکەت و باوکتا سوور ئێژی بەڕێز جەلال تاڵەبانی ئێمە بۆ چیمان پێات کە ناتوانین هەڵوێست وەربگرین چه اتفاقێکمان تیا کەوتکە ئەو ژیانە و ئێمە لەو ڕۆژە مردین ئێمە بووین بە قیامەتیان تەنانەت ناتوانین خوێنە کەس و کارە خۆمان تۆڵی بسێنینەوە تۆڵە ئەمە سەبزانی کێ کوشتیسی بۆ کوشتی لەسەر چی کوشتی چۆن زات ئەکا بە بەردەمی منە مل ئەستور کاو بێت و بڕوات و کەرامەتیش بفرۆشێتەوە و شۆڕژگێڕیش بفرۆشێتەوە قارەمانێتیش بفرۆشێتەوە ئەمە حاڵی ئێمە بێت تەوەجۆ فەرمی کاک موستەفا بۆیە حزورە ئێوەمانان فرە مهمە کە ئێوە ئەگەڕێنەوە ئێژن چه اتفاقانێک لە ناوی ئەم ئوردوگا ئەکەوێت چه اتفاقێک لە ناو ئەم مردمە بۆ بە ئەگراگەیشت بزانە کاک موستەفا من وتم پیاوی چاکی واتیام سەرزەمینە وەلی فرێک لە ئێمە وەختی بە تەماعی هۆدەیەک و دڵتەنگی شارەکەمان ویستمان بڕۆینەوە بیرمان لێ نەکردەوە خەریکین چی لە دەست ئەدەین چەند ساڵە وایتە غوربەتە 40 ساڵەوێ 30 ساڵەوێ وانی 30 ساڵ لە هەشتاوەش نەگەڕاومەتەوە جەنابە 30 ساڵە نەڕوویتەوە من 21 ساڵە بۆ ئێمە نەمانەتوانی پێ بنینە سەرە هەرچی شتمانە پێشنج باوکمان بە تۆپ کوژیاگە خۆمان توانین بەڵام چیمان لە دەسەدا بزانە کاک بژار هات گوتی ئەگەر نەهاتایمە ئەم دادگا ئەترسیام مەردانەگیم لە دەست بەم ئەترسیام شەرافەتم لە دەست بەم ئەترسیام قیەمم لە دەست بەم کاکی برایە تۆ ئەترسی چی لە دەست بەی تۆجۆ ئەفەرمونون ئێمە ئەم سوعالانە لە خۆمان ناکەین حەز بەم باسانە ناکەین پێمان وایە ئیشی بینە دەرەوە گشتمان بووین و ڕامبۆ نا هێز وا لە دەستی گشتمان یەکەم جار ئیشی لە مێشکمان هەڵوێست وەربگرین تەوەجۆ فەرمی کاک موستەفا بەردەوام بن من هەرویستم ئێوە تۆزێک پشوویەک بدەن ئەتیادیە تۆ پێویستە بە پشووە وەکو پێتەڵێم ینی من ئەو داستانەی هەڵەبجە کە ڕامان کردووە و چیوانە زۆرینەی خەڵک باسی کردووە بەڵام من ئەوەی لە چاوی خۆمەوە ئەوانە هەڵەگرم بۆ دیبێتەکانی دوایی بەڵام چەند شتێک هەیە کە ئێستا حەزەکەم باسی بکەم لەبەرەوەی ئەمانە هەمووی چۆنەڵێ ئازاری ناو دڵی دەیانی وەکو منە بەس ناتوانێت بێ بێڵێ بەداخەوە ئیتر لەبەر هەر وەسیلەیەک بێت
لە هەمووی خۆشترەوە بوو کە پارەیەک کۆکرابوویەوە لەلایەن با بڵێن گەنجەکانی ئەو کاتێک کە هاتبوونە دەرەوەی وڵات بە هەر وەسیلەیەک و بە هەر شێوەیەک بێ ئەم پارانەیان گەیاندە دەستی خەڵکی ئۆردوگا بووەوەی ئەو خەڵکی ئۆردوگایانە بێپارە نەبن. پارەکە ئێمە نەمانزانین چەنە، بەڵام 450,000 تمەنی بەری ئۆردوگای ئێمە کەوت بوو، 400ی بەری ئۆردوگای بڵێن کەنگاوەر کەوت بوو، نازانین بەری چەریکی بەری هەرسین کەوت بوو. پارەکەیان هێنا وتیان کاکە بە ئەم پارەیە کەس نەزانێت، یعنی دەوڵەتی ئێران بە هیچ شێوەیەک نەزانێت. مەسەرەن بۆ نمونە من خۆم وەکو با بڵێن کەسێکی هەڵەبجەیی لیستێکم دروست کرد ناوی دەکەس، ناوی دەعایلە، کە ئەم دەعایلەیە من پارەکەیان پێدەم، ئیمزایان پێیەکەم و لیستەکە لای خۆمەڵەگرم. تەنها ئەو لیستەی کە من دروستم کرد نەمایە نەدەسی برادرانی خۆمان نەدەسی ئۆردوگا، چونکە ئەوانەیە کە دروستیان کرد لیستەکە و با بڵێن پارەکەیان نا لە دواییە با بڵێن 250,000مانە بە جەماعەتی بادنانیەکان کە هاتبوون ئاوارە بووبوون، ئەوان بێ ماڵ و حاڵ و بێ هیچ سەروەتێک هاتبوون، یعنی چۆنەڵێ هەر ڕایان کردبوو تر هیچ شتێکیان لەگە خۆیانان نەهێنابوو. ئێمەش کۆمەڵێ پیاوانە لە ئۆردوگاوتیان کاکە ئەم پارەیە ئێمە هەر چۆنێک بێ شتێکمانەیە پێژین و ئەوەکەین بە ئەم پارەیە بین بەم جەماعەتی بەرزانیانە کە لەگەڵ ئێمە تێکەڵیان کردبوو. ئەوە نزیکی 250 ماڵێک زیاتر بوون. پارەکە 250,000 درا بەوان، 200,000 بۆ بڵێن خەڵکی ئێمە بوو. لەم پارەیە ئەم دوو کەسە کە پێیان درابوو وەکو نمایندە تەوزیعیکەن بەسەر هەموو ماڵەکانی خۆیانە و کە ئۆردوگا و مەسئولی ئۆردوگا نەزانێت. دوو کەسەکەش هەستا بوون لە بینی خۆیانە پارەکەیان تەوزیع کردبوو، یعنی هەرێکەی 125 بردبوو بۆ خۆی، پاریان بە کەس ناوو. یەکێ لە خێزانی ئەم دوو نەفەرە لەسەر تەنچی ئەوانە باسی کردو لەگەڵ خێزانەکانی ترە، ئێوە چەندتان بەرکەوتووە و پارەوان ئەوانشڵ باسێک پارێکی هیچمان نەبینیوە. بەرحاڵ ئەمە گەشتەوە دەمی مەسئولی ئۆردوگا و ئەو لیستانی کە ئەوان دروستیان کردبوو و ئەو لیستانێشی کە لای ئێمە دروستکرا بوو، من ئەتوانم بڵێم ئەو دەعایلەی کە من پارەم پێیان ئەم دەعایلەیە پارێزرا بوو پارەکەیان، هەتا مەسئولی ئۆردوگا کردیە سەرم و بە شخصی بانگی کردم، هەتا ناوی دایکم لە بلومگۆکە خوێندرایەوە کە گەلاوێش کەریم عەزیز 5,000 تمەنی وەرگرتووە. منیش دایکم بانگ کرد وتم تۆ پارە وەرگرتووە؟ وتی وەڵا ڕۆڵە سەلاح یاوێتی پێم بە زووتێتی بە مستەفا مەڵێ. من سوپاسی کاک سەلاح دەکەم لێرەوە کە دایکمی بەسەر کردوێتەوە، بەڵام مەسئولی ئۆردوگاوتی کاکە لەوانەیە دایکە 50,000 تمەنی بەرکەوێت. 5,000 تمەن چییە بۆ دایک؟ وتم نا من نەمزانی و دایکم وەریگرتووە، ئەگە بمزانایە ئەو پارەیەم بە عایلەیەکی کە ما بە خێزانێکی کرد. وتم ئاغای خۆت زانی من براکەم بوو بەژێ سیارەوە 5,000 تمەن ما بە کابرای سایق، من محتاجی پارە نی، ئەوە ماشێنە هەمە ئەوە ماڵە هەمە محتاجی ئەوە نین ئێمە. بەڵام لێرا مشکلەکە چی بوو کە ئەو پارانە لە خەڵکەکانیان هەموو وەرگتەوە، یعنی هەبوو قەرزی کە چکە چوو بیابووی بەشت بۆ مناڵەکەی، مەسەلەن بۆ نمونە دایکم یابووی بەجل بۆ مناڵەکانی. من لە جیفانی خۆم 5,000 تمەنم مایەوە بە قوتبی، وتمەوە 5,000 تمەن بەس دایکم پارەکەی خەرج کردووە، بەزەمە 5,000 تمەنەکە. لە دواییە ئەو پارەی کە دیار نەبوو لیستەکەی من بوو، تەسلیمم نەکرد و تەسلیمم نەکرد. کاک سەردار کە لە پەرلەمانی کوردستان با بڵێن بوو هادوتی کاکە، وتم کاک سەردار من لیستەکە وا کردومە بەڕاستی بە کەسی نایەن، من پارەکان تەوزیعم کردووە نامێ ناوی خەڵکەکانیش بڵێم، هەتا ئەوانەی کە پارەکەم مابوونی خۆیان هاتن بۆ لام، یەکیان کاگوەها بیناوە خەڵکی عەبابی لێ بوو، وتی کاک مستەفا با من پارەکە و بەمەوە. وتم کاکە نە باسی پارە بکە نە پارێژ ئەوە بکە، هەموو شتێک داخراوە و وازی لێ بێن، ئەو پارەیە باسی مەکەن. لەسەر ئەم پارەیە جەماعەتی ئیسلامیەکان لە ئۆردوگا کارێکیان بە خەڵکی ئەو ئۆردوگایە کرد مەگەر ئەو خوایە بۆ خۆی بیزانێت، یعنی کارەساتی جینۆسایەتی هەڵەبجەی چی و ئەو هەموو مردمە لە هەڵەبجە کوژراتی. شەڕێکیان دروست کرد لە ناو ئۆردوگاکەمانە کە دەیان گەنجی خوێنگەرم وەکو بڵێن لایەنی حیزبی شووعی و لایەنەکانی کە یعنی هەمویان لیانیان خوارد،
نزیکی 150 کەس بەربوونە کۆمەڵێک گەنج لەناو ئەو ئۆردوگایە کە هەمویان نیویان چوونە خەسەخانە لەسەر ئەوەی کە ئەم پارەیە هاتووە بۆ بە کەستان ناوە بۆ وا شاردووتانەتەوە هەتا چوو بوون بە مەسوولی ئۆردوگایان وتبوو ئەم پارەیە درۆکەن هینی خەڵکی کوردەوانە ئەمە لە شوێنی کەوە هاتووە ئەمانە هەمویان درۆکەن چێبوونەوە جەماعەتە ئیسلامیە منزورت ئەوانەی کە با بڵێن وەکو ئەوان ئێمەیان بە بێدی نەزانی ئێمە چاخانەیەکماندانە بوو کاگاری سا لە دیبیتەکایە ئاگادارە ئەوش خۆی لەوێ بوو چاخانەیەکماندانە بوو ناوی چاخانەکەیان ناو نابووین کوونە شەیتان یعنی ئەوانەی کە چنە و چایەخانەوە کە هەمویان وەکو شەیتان وان ینی چۆنەڵی خواپەرز نی لەمانە بەڵام ئێمە خەڵکیی مسلمان بووینەوە نێ بڵێ خەڵکێکی گاور بووین یا خەڵکێک بووین دژی دین بووین یا شتێک بەزتر کۆمەڵێک گەنج بووین شەوە چوینە چاخانەکە و بێتاقەتی و چۆنەڵی زیندگی خۆمان لەو چایخانەیە بەسەرە بردوتر خەڵکی کێژاو بەڵام لە ناو خەڵکەکانە کۆمەڵی خەڵکە بوون کە ئۆردوگا ئەینات بۆ تاقیبات برا مسلمانەکان ئەیانات بۆ تاقیبات کە ئێمە لێوێت چیڕین و باسی چیەکەینتر خۆتە زانی باسی هەر ئەومانەکە کە چۆن ئێمە ڕزگار ببین لەم ئۆردوگایە چۆن ئێمە لێرەوە شتێک بکەین کە دەرباز ببین لەم جێگە کاک یەک دقیقە بوێسم ئێوە لەدەستە ڕژیم بەعس کێشاکتانە لەدەستە دەوڵەتە ئێرانی کێشاکتانە لەدەستە ئەحزابیش دانەدانە کێشاکتانە شەڕە ئیدئۆلۆژیە حیزبی هاوریاگە سەناوی ئۆردوگاکەیش شەڕە چقۆیشی کریاگە لەسەر یعنی ئەم خەڵکە هێشتا بەم وەزعیەتەوە ئەحزابە بەرەیە کوردستانی کە وای بەم خەڵکە کردگە ئێستا ئەم خەڵکە بەرەداتە گیانی یەکتریۆ بە توموحی پارە بزانامەی کە تۆ ێژیتی نە شەڕی ئیدئۆلۆژیە نە پارێزگاریە لە دینە محەممەد نە لە مەتن محەممەد ئەمە شەڕە چەقۆی پوڵە وە شەڕە چەقۆی هەر ئەوەسەوە ئەوان ئەسلحیان بۆ گرکە سەدەسوو لە ژێرە ناوە محەممەد و دینە محەممەد دینە محەممەد نابود ئەکەن وە کردیان لەوەجۆکەی وا ئەوانەی کە نۆکەرە دەوڵەتە ئێران بوون دەستیان بە ڕیشەکەی مارکسەوە گرت و ئەوانەی وا نۆکەرە دەوڵەتە عێراق و تورکیە بوون دەستیان بە ڕیشەکەی مارکسەوە گرت و وا ئیستە پەکەکە خەریکی شیعەگەریە ئیستە دوای دادگای هەڵەبجە فێر بووگن بڕۆن مەلەفە شنگال بکەنەوە وەلێ با بڕۆن مەلەفەکەی کوردەواری داگیرکریاک لەلایەن سووریە بکەنەوە بەچکە ئاپۆکان و خەڵکی ئەو سەرزەمینەیان کۆشدا دموگرافیای کوردەواری داگیرکریاک لەلایەن سووریان چۆڵکە 2 ملیۆن نەفەریان کۆشدا و جێبەجێیان کرد شیعە و عەلەویان برد لە جێگایان دانیا تورکەمەنیان برد لە جێگایان دانیا بەرادەرانە پەکەکەیە سپاهە قودس پاسداران ئەو حەڤاڵە نادروسانەوە تێمە سەریان و ماجەرای ئەوانیش دەرئەخەم پێیان تەوەجۆ ئەفەرمووی کاک مستەفا ئەمانەی کە جەنابە بەحسیەکەی فرە ئاسان لە دەبەتێتە دەر ئێمە ئێستا زانین مردنی ئێمە بۆ واسە ئەوەی ئەمەی خستە سەرزاری مردم وتی کورد پارە و خیانەت ئەوانە بوون کە ئەم قیەمەیانە هاوردەناوە مردمە ئێمان فێرە قیەم فرۆشی و ئەخلاق فرۆشی و وجود فرۆشی و بێوجودی کرد ئەوانە کوردیان فێر کرد کە ئەم سەرزەمینە هەنە تۆ نییە هەرچیە کەس بیفرۆشە هەواکەی ئاسمانگە بفرۆشە وجدانت دەروونت بفرۆشە مردووەکەی ناو چاڵت بیفرۆشە لەبەرەوەی ساعەتی زندگیکەی بیفرۆشە لەبەرەوەی هەناسەیش پێی بڕۆ سوال بکە بڕۆ بپارڕێرۆ ئەمانە ئەم مردمی ئێمانە وا پێ کرد وایان پێکرد بەمانەی کە جەنابە خەریکی بەحسیەکەی وەلێ کەسیان قامکێکیان بۆ درێژ نەبوو یەک خائین لەم سەرزەمینی ئێمە نەکوژیاگە تۆ حەیرەت ئەکەی یەک نەفەر خائینێکی نەکوشتگە بێنەزیرە لە تاریخا ئێمە لەمەش ڕەچەمان شکاندگە یەکەم میدالیای نۆبڵی تەجاوز بە کوردەدرێ یەکەم شارە سڤیل کە بە چەکی شیمیایی لێدرێ سەردەشتە هەنە کووردە تەنیا ملەتێک کە خائینی دیانە کوژیاگە کووردە بە سەرزەمین بە خاک بە میرات بە کولتور نەکوژیاگە یەک خائین نەکوژیاگە سەیرەمانە چۆن زاتەکەن بە ناوی ئێمە بێن و بڕۆن ئەم هەموو فەسادە کێ کردگەسیە ناوی مێشکی ئێمە وا ناتوانین بڕیار بین وا نازانین خاس چیە خراو چیە
وا نازانین پیاک چییە ناپیاک چییە مرد کێس نامرد کێس چۆن لە لای ئێمە هەموو شتێ خۆڵەمەشیە چۆن فەرقی کاک مستەفانیەتە کە کاورایەکی ئاخە خانەوادە فرۆشی خوێنە شەهید فرۆشێک کە ڕوویگە حچێکی نم بێ لە پشتە قوربانی بوون خۆی حەشارداگە ڕۆژی چەند سەعات کارەکەی کام مستەفا ڕۆژی 10 ساعت ڕۆژێ 10 ساعت کارەکەی وانە کام مستەفا پێم وانە هیچ پاشکەوتێکە بووێ هەسە نێسە لەسەری بەچوو نێسە بۆ دەردی کابراڵێت ینی نه ببەخشم نەم سوالە شخصیان نەزانی بۆ کەم من پێم خۆشە زۆر پێ خۆش ئەخەنە پێویست نییە خۆتۆ ڕەنجیشانتە کاکە مستەفا پەلەمەکە ئەو ئیشانەی کە ئێمەمانان لە گراییکەین هەر بەشی کرێماڵەکە و خۆراکەکەت و بێت و بڕۆیت و بیکەیتە بەرە من ئەزانی منزورم چییە منزورم ئەمەسە ئاخر حیفە کاک مستەفا چەند کیلۆیی لەوانەیە 6 کیلۆبی 6 کیلۆ درست کاک مستەفا چەند ساڵتە 6 ساڵەبی 58 بی 59 ساڵ تقریبا پێنێمە 59 کاک مستەفا 6 کیلۆ لە شێسی 59 ساڵێسی ڕۆژێ 10 ساعت کارەکە لەبەر ئەوەی خوێنە باوکە خۆی نەفرۆشێ بۆ خەڵک ناپرسێ مەچەکم لە مەچەکە کام سەفا بچووکترە بۆ تۆ حەقە هەز بترسیت و کەمبێریت و ئەشدا و ئابادە بفرۆشی وەلێ پیاگێک بەو ئیرادە نایفرۆشی ئەخە ئێشە فەرق بکە کاکە جامعەیە کە فەرق نەکات جامعە نیە کۆمەلگا نیە تەوەجۆەکەی چۆنە تۆ دڵە تەنگ ئەوێت و حەزی پێ ئەەکەیت و حازری هەرچی بەی وەلێ ئەو پیاوە عاتفەیشی هەست سەرزەمینە خۆشی خۆشگەرەکە لەبەر خۆشگەرەکبوونە سەرزەمینی لەبەر خۆشگەرەکبوونە مێژوو و میراتێسی ئەو ئینسانە ناڕواتە بەردەسە جنایەت کار بە جنایەت کار ناژێت تۆ پیاگی تۆ مردی لەبەرەوەی هەناسە بکێشێ با بزانن ئەوانەی وا لەم ئوروپا دانیشتگن ئەکسەریەتیان ئەوانەی کە هەڵوێستیان هەڵگرتکە و نایەنەوە نە ئەوانەی پیاسەی پیاکەن هەرچی ڕۆژە خەریکی کەباب برژاندنن لەناوە سەرچنارە منزورمەوە نییە ئەوانەی کەسانی وەکو کاک مستەفان ئێشێ فەرقێ لە نێوانە مرد و نامەردا بوێت تا دەرکەوێ هەر کزۆڵی هاڵ کزۆڵی کرد دروسە قوربانیە وەلی قوربانیەکی هاڕیاگە ئەوە هاڕیاگەوە ناوێ ئەوە بەرزکەیت و ئەوە زمانێ ئەو ئینسانە جێگەی ڕێزە کە بتوانێ خۆی لەو قوربانی بوونە دەربێرێ خۆی لە هەتی بوون دەربێرێ کە بتوانێ هەڵوێست بگرێ کاکە هەڵوێست هەڵگرتن زۆر مهمە جورئەتە بوێ هەڵوێست وەربگریت تەوەجۆکەن کاک مستەفا من هەر مەسئلەم ئەوە بوو کە مشەخەس بوێت چی لە وجودە ئێمەمانانە هەست کە لە وجودە دانەی تران نییە ئیرادە بڵێ یعنی ئەگەر خۆم بفرۆشتایە تقریبا ساڵەکانی 2000ەکان و پێش 2000ەکان ژین لە دروستبوونی چۆنەڵێ حکوومەتی کوردیەوە ئەمتوانی خۆم بفرۆشم وەکو هەموو ئەوانەی کە خۆیان فرۆشت و معاشیشم هەبێ و چۆنەڵی ماسا و بەئارزووی خۆیان ساتکەمەوە و بارزوی خۆشیان گەرمیکەمەوە و پێگە و پایەیەکیشم هەبێ بەڵام من بەڕاستی پێم خۆش نەبوو ینی هەرگیز پێم ئێستا ئێمە زانیمان لە زاری کاک مستەفاوە کە ئێژن خۆی ئەفرۆشی یعنی چی من نەمەزانی خەڵکی کوردەواری داگیرکرا و لایەن عێراق و خۆ فرۆشیشیە پێما بۆ مەزڵن ئێژێ من $100 پێبن ئێمە زانیمان خۆفرۆش کەسێکە وا لە قیەمی ئەخلاقی خۆی تێتە خوارەوە خۆفرۆش کەسێکە وا حەقێکی هەست بە من لە کەسێکە و ذاتی نییە باسی بکە خۆفرۆش کەسێکە وا دەمی دائەخاوتەکی جنایەتە هاواهەنگە بێت و هاو هەنگاوە بێت ئێمە هەمان بوو لە شاری هەڵەبجا ئەهاتە ناوێم دیبێتەوە هەڵوێستیە گرت دیوتە خۆت دیوتە وا لە شاری هەڵەبجێشا پس خۆفرۆش ئەوە نییە مستەقیمەن $100 پێدەن خۆفرۆش ئەوەسە وا جورئەت ناکا زامەکانی خۆشی هاوارکە چون خۆی فرۆشتگە خۆی نەماگەیتر ئیتر خۆی نییە خۆی بەچی فرۆشکە بە ترسەکانی خۆی بەچی فرۆشکە بە شەهوەتەکانی خۆی بەچی فرۆشتگە بە تەماعی سانیەیەکی تر چرکەیەکی تر هەناسە کێشانێک کە معلوم نییە بۆی کێشێ من نازانم ئینسانێ غروری تیانە بێت ژیان چ تامێکی بۆی هەست ئینسانێک ذاتی نەوێ قسە بکات و خۆی سانسۆرکە ژیان چ تامێکی هەست بیکات کەباب چۆن تۆ لی تێر ناوی چۆن هەر تامە پێدا
تەوەجۆکەی کاک مستەفا ئەمانە مهم من ئەمە پابلیک فیلۆسۆفیە مردمە ئێمە ئیشی ئەمە بزانێت تەلاشە ئەم دادگای هەڵەبجە وەختی کەسانێ وەکو ئێوە تێن بەشداری تیاکەن دەرخستنی حەق و باتڵە تەوەجۆ ئەفەرمونون من قسەیەکم نەما کاک مستەفا بۆ خۆتان نەزانن ئەمڕۆ ساعاتێکی فرە من لەسەر کار بووم تۆزێ مەغزم هیلاک بوو بە نسبەتە شەوانی تر و ئێوەش زەحمەتتان کێشا و زۆرمان دوو بوون و تا درەنگانمان ئێوە ئەگەر گەرتانە بەردەوامی کەن ئەگەر ناڵێبین بۆ شەوێکی کە من ڕێز و خۆشەویستی و تەقدیرێکی گەورم بۆ جەنابەت هەیە کە ئەرکە کێشیت و دوای کاری خۆت دییت بەڕاستی 2 ساعت 3 ساعت لە ژیانی خۆت ئەبوویت و لە زیندگی چۆنەڵی خانەوادەی خۆت ئەبووری دیت دانیشیت کە ئەم دیبێتانەکەی بۆ وشارکردنەوەی تاک تاچی کۆمەڵی ئێمە هیوادارم ئەوانەی کە وشەی نەشیاوە نووسن لە پاشە ڕۆژە ئەوان بن گوڵ بەهاوێژن ئەوان بن ینی ئەو درکانەی کە ئیسافڕێن لە دوایە گوڵمان تێ بگرن وشیار ببنەوە تاک بە تاک ینی یەکە بە یەکە من لەوانەیە بڵێم لە ناو کەسوکارەکەی خۆمە ئیسا بەدەیانیان قسەم لەگەڵا ناکەن لەبەرەوەی کە ئیتیجای چۆنەڵی سیاسی من لەگەڵ ئەوانە ناگونجێت من هیچ مەسلحەتێکم نە بۆ حکومەتە هەیە و من بۆ ئەوانەگریم من بۆ ئەوانەگریم کە ئەوان لەوێ ئێساوتان لە ناو ئەو ناڕەحەتی و ناخۆشی و ناتەبایی کە لە کوردستانە هەیە من لێرە لە هیچم کەم نییە ئەگەر وەکو پێتەڵێم ئەگەر 1 ئێرۆشم پێ بێ خاوەنی هەموو دنیام کاک مستەفا ئەوان بۆ ئەوان ناڕەحەت کاک مستەفا ببەخشە کاک مستەفا ببەخشە ئەوان ئیلتیجای سیاسیان نییە ئیلتیجای جنایەتیان هەست با ئێمە وشەی سیاسەتیش گڵاو نەکەین خوایشە لە یەکەم هەموو شتێدا ئێمە تەواو مەسخەرە کراوە و سوخرە کراوە ئەوە ئیلتیجای جنایەتە ئیلتیجای سیاست نییە ئەوە نوکتەی ئەوەڵ ئەمە نوکتەی لەسەری من جەنابە مەدانەگیت کرد پیاوەتی و گەورەی خۆتە من کاک مستەفا زندگیە من ئەمەسە ئەگەر وانەژی من ئەمرم تەوەجۆکەی و من نەتی بەسەر هیچ کەسەوە نییە من فقط قەرزاری خۆمم و ئەحساس ئەەکەم ئەگەر پەیوەندم بە سەرزەمینێک و بە خاکێک و بە مردمێک دەینی خۆم ئێشێ ئەدا بکەم بەم کوردبوونەی خۆمە من ناژم کوردبوون شتی عەجیب و غەریبێکە ناژم شتە قەشەنگێکە ئەگەر قەشەنگ نییە ئێشێ قەشەنگیکەین یعنی من ناتوانم خۆم هەڵوەسمەوە بە مردمێک کە نەتوانم لە کۆمەڵگاکایە ژیان کەم کە ئاعتمادم بە کەسێ نەبێت کە مردمێکی هاڕیاک بێ کە مردمێکی بەدەسەڵات بێ کە مردمێک بێت ئەخلاقی بەلاوە نەما بێ کە مردمێک بێ خوی گرت بێ بە سوالکردن من ناتوانم ناوی ئەو مردمە بژیم ناتوانم حاشایشی لێ بکەم مەچەکی بۆ ئەدەمە سەرەوە تا ئەوەی کە ئەتوانین لەگەڵ یەکتریا مشتومەڕەکەین ئیتر یا ئەوان تێنە سەر دینە ئێمە یا ئێمە بەدەسە ئەوان لەبەین ئەچین ئێمە محاولەی خۆمانەکەین دەستان خۆش بێت و ماندوو نەبن بێت دەست خۆش بێت زەحمەتم مای کاک ناخایشەکە من ئەمشەو تۆزێژ و خۆشەویستیش بۆ هەمووی ئەوەی کە لە ناو لایڤەکایە و لە ژوورەکایە و کە لەگەڵ ئێمە بۆ تا ئەم ساتە سڵاو و گوڵ بۆ هەمویان کاک مستەفا من لە 1 ساعاتی پێش و دەنگەکەی جەنابە بە تەخیر بۆم تێت لەبەرەوەی جاروبار دەنگمان تێکەڵ بوو ببەخشە ئەگەر دەنگمان تێکەڵ بوو و منیش بەرز قسەم کرد بەڵام نەمویست دیبەیتەکە قەتکەم ئومیدوارم کە دیبەیتەکە عادی بوو بێ و دەنگ خراپ نەبوو بێ لای خەڵک دەنگی تۆ باش بوو دەنگی خۆشم نازام ئەگەر هیوادارم خەڵک خۆیان ئەوە قەرار بن نازام دەنگەکان بۆ من دەنگی تۆ باش بوو بەس جارجارێک ڕسمەکە ئیگر بەڵام دەنگەکان باش بوو یان هیچ کێشەی دەنگمان نەبوو دەی شەوتان شاد شەو باش قوربانە بم سڵاو ڕێز بۆ هەموو خۆشەویستان و دۆستان و ئەوانی کەوتان لەو دیبێتەوە شەو باش